بوویە نۆرمێک و سنتەرێک بۆ پرۆسەسی پەروەردەی ئەوڕۆ لەو چەند خولەکەدا مجرد هەوڵ ئەدەم ئەڵێم با چۆنە ئەگەر ئێمە فکر بکەین ئەگەر لێرە پرسیارێک دروست بکەین بۆ ئەو تاقیکردنەوە هەیە و بۆ بەس بەو شێوازە ئێمە سەیری بکەین. وەگەر بچنە سلایدی دووەم کاریکاتێرێک هەبوو، ینی دواتر عفوان سلایدی دوای ئەمە کاریکاتێرێک هەبوو زۆر ینی بەناوبانگ بوو، زۆرجار لە محاضرات و ئەوانە باس دەکرێتن لەسەر مەسائلی گرێدراو بە پرۆسەسی پەروەردەی کە لە ئەو کاریکاتێرەدا لەو وێنەیەدا کۆمەڵە ئاژەڵێک ئەبینرێن لەو وێنەیەدا تحدیدەن مەسەلەن ماسیە، سەگە، فیلە، بەطریقە، مەیمونە، ئەوانە ئەم کۆمەڵە ئاژەڵێکن. کاریکاتێرەکە بەو شێوازە سەیری بابەتەکە ئەکاتن وا تعلیقەکە لێ ئەدرێتن ئەڵێتن ئێستا چونکە ئێمە ئەمانەوێ عادیلانە سەیری بابەتەکە بکەین، ئێمە یەک تاقیکردنەوە یەک ئیمتیحان بە هەموو لایەک ئەەکەین و لەوێوە ئەزانین کامیان ژیرە، کامیان زیرەکە، کامیان باشترینە، کامیان خێراتر ئەتوانێتن بشتە سەر ئەم دارە. قاڵبی پرسیار ئەوەی کە مێشکی ئێمە قەناعاتی ئێمە دایناوە، قەناعاتێکە بوو قاڵبێک بوو بە پرسیارێک بوو سیستەمێک پرۆسسێک تاقیکردنەوە و پرسیارەکە بەو شێوازەیە ئەم درەختەمان هەیە، ئەم دارەمان هەیە ئەوەی خێراتر بشتە سەری ئەو زیرەکە، ئەو کەسە سەرکەوتووە. تاوان لەم بەیناگەر سیر بکەی ڕەنگە مەیمونەکە خێراترینیان بیت لەم ئاژەڵانەی کە لەبەر دەستن و ئەو کاتە وا ئەوترێتن کە مەیمون زۆر زیرەکە، زۆر ژیرە، ئەو لە هەمویان بەتواناترە. بەڵام چۆن بوو ئەگەر ئێمە پرسیارەکە بە شێوازێکی تر بووە کێ زیاتر ئەتوانێت لە ناو ئاودا بمێنیتن، شێوازێکی تر بوو، کام لەوانە ئەتوانیتن بارێک هەڵبگریتن زیاتر لە ئەوانی تر، ئەو کاتە بووتە ئەبیتە شتێکی تر، یان باڵندە لەگەڵیان نییە، ڕاستە، بەس باڵندە لەگەڵ باڵندەکە لە ئەخیر هەیە، ڕاستە، باڵندەکەش هەیە، ممکنە باڵندەکە سەریعتر بگاتن کاکێ مامۆستا هەردی دەستخۆش بیتن. فمەقسەد بزانە چۆن بوونی پرسیار ئەو قاڵبە تحدیدی زیرەکی ئەکاتن و ئەبیتە نۆرمێکی کۆمەڵاتی و تەقییمێکی کۆمەڵاتی بۆ کەسێک و ئەو کاتە ئەمە ژیرە، ئەمە سەرکەوتووە، ئەمە ینی ئەو هەموو سیفاتە باشانە لێ ئەدرێتن. هەڵ سەنگاندن ئێستا بەو شێوازەیەوە وا لێ هاتیە. من ئەزانم تەحەدایەکی گەورەیە کاتێک کە دێن سەیری ئەو هەموو قوتابیانە ئەکەین چۆن بتوانین سیستەمێکی وا دابنێن قوتابی بتوانێتن خۆی ینی بۆ معقول آخر بۆ هەریەکێک ئێمە منهەجێک دیزاین بکەین، ینی پرسیارێکە چونکە هەندێک وڵات لە هەندێک تجارب شتێکی نزیکی ئەمەیان کردیا، ڕاستە مامۆستایەک نییە بۆ هەر قوتابیەک، بەڵام هەندێک ئالیات هەن کە چۆن بتوانی تەرکیزێکە زیاتر لەسەر خودی ئەم قوتابیە بیتوە دیزاینی منهەجەکە بە شێوازێک بکرێتن ئەم قوتابیە بگریتەوە، یان على الأقل کەوە مەوزوعی ئێمە و بابەتی ئێمە سنتەری هەڵسەنگاندنی قوتابی نەبیتە ئیمتیحان، نەبیتە تاقیکردنەوە بەو نەفەسە و بەو ئالیەتە و بەو ڕێگایە و بەو قاڵبەی ئێمە سەیر دەکەین. تقریباً توانم بڵێم هەموو پرۆسەسی پەروەردەی لای ئێمە بوویە چۆن ئێمە بتوانین تاقیکردنەوەیەکی سەرکەوتوو بەدەست خۆمان بیهێنین، چۆن ئێمە والێ بکەین تاقیکردنێکی وامان هەبیت کە ئەم قوتابیە تێدا سەرکەوتوو بیت و خراپتریش لێ دێتن کاتێک کە ئەو جۆرە پرسیارانە وەکو چۆن بلۆم تۆکسۆنۆمی باسی چەند مستەوایەک ئەکەتن بۆ مەوزوعی ژیری و زیرەکی و ئەوانە، تەرکیزی ئێمە بەس لەسەر مەوزوعی مێمۆرایزیشنە، تەذەکورە، بیر هاتنەوەیە، چەند ئەتوانیتن لەبەر بکات و پرسیارەکان زیاتر شێوازی شەرحکردنی دەرسەکە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ قوتابی و هێنانەوەی ئەم زانیاریانە دووبارە بۆ مێشکی قوتابی کاتێک کەچتە ناوقاعی ئیمتیحاندا، ئەمە بوویە کڕۆک و پرۆسێسی ئەوەی کەمە ئێمە بە یەکێک بڵێن ئەمە زیرەکە، ئەمە ژیرە، ئەمە سەرکەوتووە. بۆ ئەو مەبەستە بابەتەکە کۆمەڵە خاڵێکی هەیە. من ئەڵێم ئەبێ ئێمە تۆزێک وێنەکە گەورەتر لێ بکەین، تاقیکردنەوەکە ئۆکێ من تێگەیشتم هەیە بۆ ئەوەی کە معیارێکمان هەبیتن، پێوەرێکمان هەبیتن بۆ هەڵسەنگاندن کەمە خاڵی یەکەمە و بێ بەو شێوازە سیر بکەین، بەڵام لەگەل ئەوەشدا بە کۆمەڵە خاڵی تر لە دەوروبەری ئەمە ئەوەی بە ئینگلیس پێڵەن هۆڵستیک ئەپرۆچ، بە شێوازێک مقارەبەیەک منهەجێتێک استراتیجیکی وە بە شێوازێکی فراوان پانتایەکە فراوان بیتن بتوانین هەموو مەشهدەکە ببینین، نەک تەنها پرۆسەسی تاقیکردنەوە و تەنها یەک
بابەت تێدا بیتن کە هەوڵە دەین تۆزێک باسی ئەم مەسایلانە بکەین. مەقسەد شە لە تاقیکردنەوە بۆ هەڵسەنگاندن بیتن، هێشتا لە خاڵی یەکەمین. مەقسەد تێدا وێنە گەورەکە ببینین و کاتێک کە ئەمتیحانەکە دەکرێتن، تاقیکردنەوە کە دەکرێتن، مەبەست تێدا هەڵسەنگاندنە، نەک عقوبەیە و نەک حکمێکە لەسەر ئەو قوتابی و نەک قوتابی بالضرورە ئیلا تۆ تەمبەڵی لەبەرەوە دەرەجەت نەهێناوە، دەرەجەیەکی باشت نەهێناوە و فەلسەفەی بوونی تاقیکردنەوە بێ دیاربیت لە ناو مەنهەجیەتی ئێمە. تۆزێک یعنی بەکەمی باسی نموزەجی فنلەندی ئەەکەم و ئەگەڕێمەوە، ئەوە طبعاً پرسیارێکی زۆر گەورە بوو لەوێەوە زۆر جار ئەوترێتن لە مەناهجی تەربەوی تعلیمی فنلەندی مەسەلەن تاقیکردنەوە ئیمتیحانات نییە. ڕاستی من چووماوێ و سەردانی ئەوێشمان کرد بۆ ئەوەی لەم پرۆسەسە زیاتر تێبگەم لە سوید و لە فنلەنداش و نەبیت کە ئیمتیحان نەبیت، چونکە من بە عەقلیەتە چووبووم وا خوێندبووم کە ئیمتیحانات نییە، بەس کە چووماوێ نە ئیمتیحان هەیە، بەڵام بۆ چوونی ئەوان بۆ سیرکردنی ئەم چالاکیە، ئەم پرۆسێسە، مەوزوعەکە بەشێکە لە کولێکی گەورەتر تا ڕادەیەک مامۆستا یعنی دەسەڵاتی و ئازادی ئەو تاوان بەشێکە لە بەردێکی کولتوری مەوزوعی متمانە با مامۆستا چۆن خێزان بەشدار لە پرۆسەکە کە ئەوڕۆ تۆزێک باسی ئەم بابەتەش ئەەکەم، کولتورێکی جیاوازە، بەڵام لەم بینە تاقیکردنەوە هەیە، بەڵام چۆن سەیرەکەین ئەمە جێگای پرسیارە. تەرکیزیاوان لەسەر خودی پرۆسێسەکە نییە، تەرکیز لەسەر قوتابیە و تاقیکردنەوە بوونی لە ناو فەلسەفە و مەنهەجیەت و استراتیجێتی خوێندن و پەروەردەی ئەوێ مەسەلەن یان لە ئەدەبیات دا کاتێککە باس ئەکرێتن لە جیاتیەوەی ئەو وەحشە بیتن حکمێکە و مەحکەمەیە و قاعەیە و تا من بزانم من چەند زیرەکم و ئەوە بیتە معیارەوەی کە من زیرەکم یان نە، مجرد ئەوە اختیبارێکە ئەکرێتن تا هەڵسەنگاندنێکە ئەکرێتن تا هەندێک شت نەک تەنها قوتابی هەندێک شت بتوانم بپێوم. بەشێکی تر لە وێنەکەدا قەینا با تاقیکردنەوە کەبیتن، بەڵام بەشێکی تر لە وێنەکەدا ئەمەیە کە ئێمە چۆن بتوانین و ئەوە مەوزوعی بلۆن تکسۆنۆمی لە تیۆری خۆیدا کە بلوم باس ئەکاتن لەو مستەوەیاتانەی ئاستەکانی ژیری چۆن فکر دەکات کە لە هەمویان نزمتن گرنگە، ڕاستە بەس تەنها نییە تا بمانگەیتە ئیبداع و یان هەڵسەنگاندن کە کۆتاییەکەیە توانەکان لە کوێن. هەندەجار و منهەجی ئێمە بەو شێوازە بووە کە بەشێک تێدا سیستەمی سیاسی و سیستەمی ئابووری عێراق دەوڵەتێکی ڕێعی بووە، نەفتمان هەبووە، دەوڵەتەکە اشتراکی بووە، مەطلوب ئەوە بوو بەشێک تێدا ڕەنگە منهەجی تەربەوی تعلیمی هی ئەو سەردەمە عامە و بەڵام تەحدیدەن لای ئێمە لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست لە عێراق بۆ دەوڵەتێکی نەفتی اقتصادێکی ئیشتراکی قوتابی بە یەک تکت ئەشتەقتا مەرحەلەی ابتیدایی متەوەسطەی ئیعدادی جامعە بەکەلۆریس دواتر ڕاستە خۆ تەعیین دەبیتن. مۆم ئەوەیە زانیاریەکان لای بیتن، توانای هەبیت یانە زۆر گرنگ نییە و ڕەنگە دواتر لە ناو کاردا فێری هەندێک توانابیتن، بەڵام خلاصە دەوڵەت مولزەمە بە منهەجی اشتراکی اقتصادی ئەو هەموو کەسێک تەعیین ببیتن. ئەو نەزرەیە بەو شێوازە بوو. جیهان ئێستا نازانم ئەگەر ئەو سیستەمە مابووە چۆن تەعامل لەگەڵ ئەم گۆڕانکاریە گەورانە دەکرا، بەڵام سیستەمە سیاسەکەش نەما، سیستەمە ئابوووریەکەش نەما، جیهانیش ئەو هەموو گۆڕانکاریانە بەسەردا هاتن. لە هەموو جیهان ئێستا تەوەجوهەکە less knowledge more skills، کەمتر زانیاری و معلومات هەن لەسەر حسابی زۆر توانا ئەبێ هەبیتن. فمەناهجی تەربەوی تعلیمی ئێمە حتا ئەگەر امتحاناتیشە من ئەبێ هەندێک ئالیاتی بەو شێوازە بن تێدا بزانین قوتابی نەک ئەمیشتە لەبەریتی بەقەدەر ئەوەندەی چەند لێ ئەزانیتون لێ شارەزایەوە بووە توانە. بۆ نمونە مەسەلەن کابراڵەتن باشە من باسی تاریخە، تۆ هەر ئەڵێ باسی لەبەرکردن تاریخەوە بێ ساڵەکانی لەبەر بیتن، خراب نییە، ئەمە باشە، بەڵام تەرکیز هەمووی ناکرێ بەس لەسەر ساڵەکە بیتنەوە ئەم لە الفەراغات التالیە فەراغەکان پڕ بکاتن. بەقەدەر ئەوەندەی مەسەلەن باسی شەڕێکە ڕاستە، بەڵام تا عەقلیەتی تەحلیلی و کریتیکال ثینکینگ دەربشیتن و کریئیتیڤ ثینکینگ فکری ئیبداعی و داهێنان کارانە و ڕەخنەگرانە یان هزری قوڵ دروست ببیتن، تا ئەم عەقلیەتە تەحلیلیە دروست بیتن باشە هەندێک لەو پرسیارانە باسی تەحلیلی شەڕەکە بکرێت. چی بوون ئەو ئەگەرانەی کەوالێ هات ئەسڵان شەڕ دروست ببیتن بۆ ئاشتی نەبوو بێتن ئەم عەقلیە تەحلیلیە لەوێ دەربشتووە ڕۆڵی مامۆستا ئەوە بیتن سەیری ئەم بوعدە ئەم ڕەهەندە بکات چجا لە مەوزوعی فیزیا و کیمیا و ئەحیا و هەندێک لە بوارەکانی تر کە دیسان باسی ئەوە نییە چەند قوتابی معادلاتەکان لەبەر بکاتن بەقەدەر ئەوەندەی مەوزوعی چۆن ئەوە بتوانێت لە ئەرزی واقع تەطبیق بکاتن بەکار بهێنیتن.
چه ئالیاتمان هەیە و چۆن خودی پرۆسسی تاقیکردنەوە لە وەرەقە و قەڵەم تەنها دەربچیتن ببیتە پرۆسسێکی هەڵسەنگاندن بۆ ئەوێ مەبزانایە قوتابی تواناکانی ئەم بوارەی هەیە یان نە و ئەو کاتە مەفهومی تاقیکردنەوە حرەکەی زیاتری تێ جوڵەی زیاتری تێدا ئەبیتن و بەرجەستە بیتن لە هەندێک چالاکی تر کە دەمانبەتە خاڵێکی تر ئەویش ئەبێ قوتابی سنتەری پرۆسسی فێرکردن بیت یعنی ناڵام دروستە ئەگەر بڵێم بەداخەوە بەڵام با حکمێکیش لەسەر نەدەم ئەو کاتێک کە زۆر باسی منهەجی سویدی و ئەوانە ئەکرا و تا ئێستاش من ملاحظە ئەەکەم مەوزوعی مثلەن گروپینگ و مەوزوع قوتابی سنتەرە وا لێ هاتیە بەشێک تێدا مامۆستا ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێت ئاساس قوتابی سنتەرەوەکەن و یعنی هەر قوتابی هەر شتێک بکەتن ڕاستە بتەکید ئەمە هەڵەیە بەشێکی تریش کاتی کە گروپینگ دەکرێتن ئەبێ ژینگەیەکی بەو شێوازە بۆی فراهەم بکرێت مەوزوع بەسەوە نیە ببیتە گروپ ئەوانە ئالیاتن قوتابی سنتەرە ئەگەر مولەخەسیکەین لە دوو مستەلەحدا لە جیاتی ئەوەی تیچینگ هەبیتن لەرنینگ دروست دەبیت یعنی لە جیاتی ئەوەی تەنها من چۆن زانیاریەکان بدەمە بەرامبەر چونکە تەسەورەکە فەلسەفەکە بۆچوونەکە بەو شێوازە بیتن ئنو من زانیاریم پێ قوتابی زانیاری پێ نییە بە پێچەوانەوە من سیرەکەم ڕاستە بەشێک لە زانیاریەکان لای منن بەڵام بەشێک لە زانیاریەکان خاصەتەن ئێستا لە ئینتەرنێتدا هەیە لە پەیژەکاندا هەیە چۆن وا لە قوتابی بکەم ئەو ببیتە بەشێک لە پرۆسسی فێربوون بۆ خۆی و هەڵسەنگاندنی من ئەو کاتە بیتە چەند قوتابی لە بابەتەکە تێگەیشتیە پرسیاری ئەوە ناکرێتن دواتر لە ئیمتیحانێک بوترێتن مەسەلەن وەڵڵاو پرسیارە خارجیە چونکە ئەگە پرۆسسی تێگەیشتن دروست بوو بیتن ئەوە ینی ئەوە نابیتن کە ینی پرسیارێکی خارجی بیتن فقوتابی سنتەرە یعنی من سیرەکەم مەسەلەن لە دەفتەری خوتەی خۆم نانووسم من ئەو بابەتە شەرح بکەم لە دەفتەر خوتەی خۆم ئەنووسم ئەبێ قوتابی لە کۆتایی ئەم دەرسە دوو سێ لەو صفەتانە لێی پەیدا بیتن ئەبێ بەر ئەم مەفاهیم و توانانەی کە من باس لێ یەکەم بەرجەستە ببن لای قوتابی و هەندێک پێوەرم هەبیتن ئەوانە بتوانم بپێوم و بەلەڤەرچاو بن و دیار بن طبعا ئەو کاتە حتى ئاسانتریش لێ دێتن بۆ ئەگەر خێزانی قوتابی خودی قوتابی جۆرە معارەزەیەکی هەبیتن مەوزوعی توانا درۆ ناکاتن لەم بوارە یان حتى مەوزوعی غش زۆر کەمتر لێ دێتن ئەم بابەتە چونکە باسی زانیاریەک نییە یەکێک بە وەرەقە بۆم بنووسیتن توانایەکە و لەبەرچاوە کابرا توانای ئەم بابەتەی نییە تەجریبەیەک ناتوانین بکات بەحسێک ناتوانێت ئالیاتی بەحسی نییە قوتابی سنتەرە تەرکیزی من هەمووی لەسەر ئەوەیە من ببینم قوتابی چەند لە مادەکە تێگەیشتێ کەوە من دەباتە خاڵێکی تر ئەویش بەشێک لە مەناهەجی تربەوی تعلیمی ئێمە گوتم لە ناو بابەتەکەدا مەسەلەن چونکە ئێمە تێکست بوک تایپ ئۆف ئێجوکیشن ینی کتابێکمان هەیە نەک کرکڵمە نەک منهەجە یعنی ئەهدافی تعلمی ئامانجی فێربوونمان نییە بەقەدەر ئەوەندەی کتابێک دانراوە لە لاپەڕە ئەوەندە بۆ لاپەراوەندە ئەم بابەتە یەک نووسەر یان کۆمەڵە نووسەر نووسیانە و خەڵاس مەفرۆزە احتیمال ئەگەر منهەجێک شەبیتن باشە خاصەتەن لە قۆناغ ئەنتیقالیەکەدا و بە هەندێک مەراحلی دیراسی باشە منهەجێک هەبیت بە واتای کتابێک هەبیت بەڵام منهەج لێ گەورەترە ئێستا تقریبا هەردووکیان بووینەرێک لای ئێمە ئەهدافی تعلمی منهەج کریکڵم ئەوەیە ئێمە بڵێن لەو قۆناغە و لەو دەرسانە ئەبێ قوتابی ئەو جۆرە شوناس و مەلامح و زانیاری و توانایی هەبیتن لای ئێمە نووسراوە منهەجەکان دێن بەواتای تێکست بوکەکە دێتن لەسەریان کتاب دابەش دەکرێتن بەڵام بەشێکیش لێ ئەبێ خودی قوتابی بچیت بەحسێک لەسەر بابەتەکە بکەتن و مەرجنەی لە معقد بیتن زۆر بەواتای بەحتی علمی و ماجستێرە و دکتۆرانە مەوزوعێکی زۆر بەسیط احتیمالە پێ بڵێ لەسەر ئەم بابەتە بچۆ لە جیرانی خۆت و کەس و کارەکانی خۆت پرسیارێک بکە لەسەر گریمان ئەگەر قوتابی پۆلی شەشی سەرەتایی بیتن یان پۆلی نۆ بیتن بچۆ پرسیار بکە لەسەر ئەم بابەتە وەرە لە لاپەرەیەکدا وڵامی و پرسیارانم بۆ بێنە جۆرە ریسێرچێکە جۆرە لێکۆڵینەوەیەکە یان احتیمالە دواتر تۆزێک بیتە بابەتێکی تۆزە معقەتر لە بواری فیزیایە لە بواری ئەحیایە ئەوانە بچیتن دیراسەیەکی گچکە لەسەر بکەتن لە هەر مۆبایل بەکاردێنتن بەڵام لە بوارێکی تروتما ئەکرێت دواتر مەسادیرەکانیش بێت ئەلمۆم قوتابی بێ لەوەی کە فێری پرۆسێسی بە دوواداچوونی زانیاریەکان ئەبیتن بەشێکی شتێدا ئەم جوڵەیە خۆی بەشێکە لە پێگەشتنی قوتابی
بیرم نات کام کتاب و بەڵام بەڕێزێک زۆر بە جوانی باز ئەیگوت قوتابخانە خودی ئەو شوێنە بەشێک لە پرۆسەسی فێربوون لەوێ هەیە ڕاستە کە بیناتێکە و قوتابی ئەشنەوێ و هەندێک مەناهجی تەربەوی تعلیمی هەن و مامۆستا دێتن و ئەوانە و دەرس هەیە ئەبێ بخوێنتن و ئەوە هەمووی دروستە بەڵام بەشێکی زۆری فێربوونی تەواو ئەوەیە کە لە نێوان ڕستەکاندا دروست دەبیت کە قوتابی تێدەگیت یعنی چی دەستگا چکەوە قوتابخانەیە موسسەیە ئیدارەی هەیە یعنی چی ئیدارە لە ناو کۆمەڵگادا چونکە ئێمە قوتابی بۆ ژانێکی ڕاستەقینە ئامادەکەین یعنی چی ئیدارە یعنی چی هەیکەلێک مدیرە و مامۆستایە و هەیئەی تەدریسیە لەوێ و ئەوە حرەسە و ئەوە فەڕاشە و ئەوە لێرە مەطعەم هەیە و چۆن من بتوانم تێکەڵاویەک دروست بکەم لەگەڵ ئەو قوتابیانە چۆن تیم دروست بکەم چۆن منوالێ بێتن کەس تەحەڕوشی من نەبیت تعەڕوزی من نەبیت چۆن بتوانم گفتوگۆیەک بکەم چۆن بتوانم قسە لەگەڵ یەکێکی خاوەن سوڵتە کە مدیرە مامۆستایە مشرفە چۆن ئەو جۆرە پەیوەندیانە دروست بکەم ئەمە لەم بەینات دروست دەبیت وە قوتابی بەشێکی زۆری پرۆسەسی فێربوون ئەمەیە ئەبیتە پرسیار چەند لە ئیداراتی ئێمە مامۆستاکانی ئێمە ئەمە لە ژێر ڕاداری ئەواندا چۆن ئێمە عەلاقاتی ناو کۆمەڵگای قوتابخانەداگە دروست بیت ئەو مستەڵەحە چۆن ئەخوێنین و چۆن لە بەرچاوی ئێمەنە و ئێمە چ جۆرە بڕیار ئەدەین تا چ جۆرە قوتابی دروست ئەکەین لەوێ شێوازی مامەڵەکردنی منی مامۆستا کە خاوەن سوڵتەمە لەوێ و دواتر ئەوان عیکاس دەبیت لە سوڵتەی ماڵ کە باوکە دایکە و دواتر لە ناو کۆمەڵگادا کە شورتی مرۆرە شورتەیە باساییشە مدیر مەکتەبێکە وەزیرە هەر کێ بیتن چۆن تەعامل لەگەڵ مەفهومی سوڵتا دەسەڵات ئەکاتن بەشێکی زۆری ئەم ئامادەکردنە لە ناو خودی قوتابخانەکەدا ئەکرێتن ئەمە ممکنە بیتە بەشێک لەو هەندێک لەو لێکۆڵانەوە کە بیتە واجبێک با قوتابیە بشیتن بیکات یان حتا هەندێک مەسائلی متعلق بە مەوزوعی زراعت شتێ شوێنێکی گچکە بیتن و بچن زراعت بکەن وایەک لەوانە گوڵێک لە بەردەستی بیتن تا لە مەفهومی ڕعایەت خەم خواردن تێبگاتن چۆن خەم لە بابەتێک لە جاتیەوە بیتە شەرحێکی نازاری و زۆر گرنگە و احتیمام بە ژینگە بدەین و ئەوانە مەساحەیەکی گچکە و هەریەکی لەوان ڕعایەتی بابەتەکە بکات نەک بۆ یەک جار بەس بۆ دەرسێک بچیتن و دواتر مرد مەوزوعەکە پرۆسەسی بەردەوامیتن لەگەلی کە دەمان بەتە خاڵێکی تر ئەوە هەمووی تەمان بەشێکە لە چەمکی تاقیکردنەوە کە لەوانە دەربشت سەیری و هەموو شتانە بکاتن وانێک لەوانە میکانزمن ئالیاتن بەشێکی تر لە تاقیکردنەوە ڕاستی ئەبێ وا سیر بکرێتن بەشێک لە فەلسفەی تاقیکردنەوە کە تاقیکردنەوەیەکە خۆی ئەسڵەن و هەڵسەنگاندنە بە خودی ئاستی مامۆستا چونکە یعنی ئەگەر لە قوتابیانی پۆلی یەک مامۆستا لە دەرسی یەک مامۆستادا هەمویان وەزعیان خراپ بوو ئنو ڕەنگە پرسیاریەکەم ببیتە ئەوە ئنو احتیمالە مامۆستا وەزعی باش نەبیتن لە شەرحەکەدا موفق نەبوو ئەو باش نەیتوانی دەرسەکە خۆشەویست بکەت لای قوتابیان من جورئەتەکەم ئەڵێم بەڵێ یعنی ئەگەر یەک دوو بن تێدەگەم لە 25 بن مەجال تێدا هەیە بەس کاتێکە نیوی پۆلەکە دەرەجەیەکی باشنە پرسیاریەکەم و گلەیی یەکەم ڕاستی ئەبێ لە مامۆستاکە بکرێتن چونکە معنایەوە ئێمە لە مەوزوع ئیتیصال و پەیوەندیکردن و کمیونیکیشن سکیلز هونەری پەیوەندیکردن لەگەل یەکتر عادەتەن ئەڵێن ئەگەر هەڵایکت کرد بەرامبەریەکێک یان ئەگەر لە یەکێک تێنەگەیشتی پێ نەڵێ تۆ بۆ لە من نەگەیشتی ئەبێ پێ بڵێ با من هەوڵ بدەم خۆم وازحتر لێ بکەم جاچجا ئەوانە بەحساب قوتابین و ئاسیزانیاریانی ئەوان توانەکەوانیان نزمترە لە ئێمەی مامۆستا فەگەر ئیشکالێک دروست بوو ئەوان دەرەجەی باشان نهێنا وەکو هەڵسەنگاندنێک بۆ ئاستی ئەوان ڕاستی ئەبێ بەشێک تێدا هەڵسەنگاندنی بۆ خودی و ئاستی مامۆستا فمامۆستا و کاتە چۆن سەیری خۆی و ئالیەتی شەرحی خۆیەکەت و ئیدارە چۆن سەیری وەزعەکەت ئەمەش بیتە بەشێک لە وێنە گەورەکەی سیرکردنی بابەتی تاقیکردنەوەکە کە دەمان بەتە خاڵی دواتر ئەوش ئەمەیە بەهاکانی لای مامۆستا چین چونکە خودی تاقیکردنەوەکە بەهای مامۆستا دەردەخەت هەڵسوکەوتی مامۆستا دەردەخەت یعنی مامۆستا هەبوویە احتیمالە یعنی کەم بن بەڵام هەبوویە ئەو جۆرە تەسەورەکە ئەگەر مامۆستا هەندی پرسیاری قورستر بیتن لە نێوان دوو کەوانەدا ئەگەر قورستر بیتن ئەو کاتە بضەڕۆرەوە مامۆستا زیرەکتران ئەگەر توانی زۆر لە قوتابیانی ئەو ناجح نەبوون تێدەکەواتە هەیبەتی زیاترە یعنی ئەمە احتیمالێکێک لە بەهاکانی هەندێک مامۆستا بن بەڵام ئایا مەطلوبە ئەوە هەمان بیتن بەو شێوازە سەیرەکەین یان بەهای مامۆستا لەوێ دەردەچیتن چەند ئەو قسەکەت وە چەند مەجال ئەداتە قوتابی چەند کراوەیە لەگەڵ تێبینیەکانی قوتابی ملاحەزاتی قوتابی جەرابتان بیستوتانە من بیستومە یعنی ناڵێم ڕۆژانە بەڵام ماوە ئەبیستین کە
هەندە جار قوتابی هەیە تێبینیەکەی لەسەر مامۆستایەک یان مامۆستاگەر عینادی هەڵگرت عیناد لە قوتابیەک ئەو کاتە ڕەنگە ڕاستی بیکات ئنو لە میهنەیەکی وا گرنگ و نەبیل انه يعني شو عناد لقال قتابيك هالدقري شو زي او علاقته بويا علاقتك زور غريب راستي من تيدقم عندك جار برنجا وضع سياسيك ووضع عبوريك وموضوع معاشات وانا زور تاثير لسر نفسيتي ما مستا اكريتن بلا موقفتو قال بريستاني ابي او قسانه لقال بريار بدستك بكين تاثيراتي خوي هي بيغومان نيجاتيفا وندب وايا بوشي وازبيت استاش ابي مراجعاتي جدي لم بابته بكريت وابي فعلا پێگەی مامۆستانەوە کۆمەڵگای کوردستانیدا لەناو هەموو کۆمەڵگەکاندا ئەبێ پێگەی زۆر مقدس و گەورە بیتن لە هەمان کاتدا مامۆستا بەشێکە لە پرۆسەکە ئەبێ ئەویش پێگەی خۆی بپارێزیت. خاڵێکی تر لە وێنە گەورەکەدا ڕێزداران مەوزوعی خێزان و قوتابخانە و پەیوەندیەکانی ئەوان لەگەڵ یەکتر. زوو خێزان بەرپرسی یەکەم بووە لە پرۆسسی پەروەردەکردن و پێگەیاندن چونکە دووبارە تاقیکردنەوە ئالیەتێکە بۆ ئەوەی ئێمە خاڵبەندی بکەین وایەک لە قۆناغی بشتە قۆناغێکێک لە ئالیاتە یان ئالیەتێکە بەحساب بە هەڵسەنگاندنە بەڵام وا مەڵە لەگەڵ ناکرێتن چونکە بەشەکانی تر هەمووی تێدانین وای بزانین ئایا قوتابی تێگەیشتیان تێنەگەیشتێ وە گوتم لەم پرۆسسە دەرچووە بەڵام لە بیر دەکەین بەشێک لەوانەی کە شەریکن لەگەڵ ئێمە بە سەلبیان بە ئیجابی بە ئەرێنیان نەرێنی خودی خێزانە پەیوەندیەکانی خێزانەکان لەگەڵ قوتابخانە چۆنە هەندێک ئالیات و ئەشکال بە درێژایی ئەم مێژوویە هەبووە مێژووی نزیک ئەوە ئێستاش هەندێک محاولات دەکرێت بەڵام هێشتا لە ئیطاری شەکلیدا ماوە هێشتا بەو قووەتە نییە کە ئەم پردە زۆر بەهێز بیت و فعلا شەریک بن لە پرۆسەسی پەروەردەیی و متابعاتی باش بکرێت بەشێک لە مەوزوعی تەکنۆلۆژیا ڕەنگە یارمەتی دەربیتن بەڵام ئەوش دیسان محتاجی کارکردنە بەتایبەتتر بۆ مەدارسە ئەهلیەکان و احتیمال هەندێک لەو بەڕێزان لە مەدارسی ئەهلی بن یعنی تاوانەوەش قسەی زۆر هەڵدەگریتن مەدارسە ئەهلیەکان چونکە بوعدە ئینگلیزیەکە تێدایە ئەوە تەسەوور وا دەکرێتن طبعا واجب بەیتیشیان هەیە کە دەگەڕێنەوە ماڵە دایک و باوک یارمەتی دەربن دایک و باوکەکان وەزع ئینگلیزیان زۆر باش نییە مەطلوبش نییە بڵدەڕۆی لە باش بیتن دایکەکەیان باوکەکە چۆن بتوانێت یارمەتی ئەو قوتابیە بداتن فعلا نەبێ مراجعەک لەم بابەتە بکرێت یان حەدا خودی ئەپلیکیشنە کە دێن بەو شێوازەیە ئینگلیزیە دایک و باوکەکە زۆر باشین لە باری ئینگلیزی فعلى المدى البعيد راسي وقلتم زور قسە هەڵدەگریتن ئەبیتە يعني دوای ماوەیەک ئێستش مەلامحی ئەم بابەتە دیار بووینە شەرخێک ئەکەویتە دەرزێک ئەکەویتە لە ئەکترازانێک دروزەبیت لە ناو کۆمەلگای کوردستانیدا بە ئەو مەبەستە و حتا بەشێک تێدا ڕەنگە کارتێکردنێکی زۆر گەورەی هەبیت لەسەر ناسنامەی کوردستانی کە ئێمە کێن بەتابەتی ڕاستە مەدخەلەکە زمانە و زمانی زانستە بەڵام والی هاتیە لەگەڵ زمان کولتوریش داخل بووە ئێستا هەندێک لەو بەهانەی ئەو منداڵانەی کە فێری ئەو زمانە ئەبن بەهای خودی زمانەکەش بۆ خۆیان هەڵدەگرن فوالی هاتی حاڵەتێک لە تەشەوهێک لە ناسنامەی کوردستانی دروست بووە جددی ئەم مەوزوعش پێویستی بە هەڵوێستەیەک هەیە قوتابخانە لەگەڵ خێزانەکان چۆن سەیری بابەتەکە ئەکەن کەەوە هەمووی لەژێر ئەو چەترێت چونکە دیسان ئێمە سەیری تاقیکردنەوەکانی ئەوان دەکەین وەحتە هەموو احتیماماتەکان ئەوان دەرەجەکە هات چوو ئەوانە لەم بینەوە هەموو شتە لە بەردەستی ئێمە ڕوو ئەدەتون و ئێمە جامان لێنیانەگە جامان لێبی تەجیل دەکەین چونکە پرۆسسەکە گرنگە ئێمە امتحانەکان منهجەکە تەواو ببیتن کتابەکە تەواو ببیت لە قۆناغی بۆ قۆناغی تر بچیتەوەندە پەلەی پرۆسسەکەینە خودی بەرهەمەکە و خەریکە چ جۆرە بەرهەم دەردەخەین لە بەرچاوی ئێمە دیار نییە کە دەمان بێتە خاڵی کۆتایی لەم بینە مەوزوعی واستە دێتن پێش چەند ساڵێک تەجریبەیەک کرا بەتایبەتی لە مەوزوعی پۆلی 12 و قسە زۆر لە مێژە دەکرا هێشتا گەنج بووم کاتێکە و باسانە دەکرا و دواتر محاولات دەکران چۆن لە پۆلی 12 شەشی عدادی جاران ئەوە نەبیتە پێوەری سەرەتایی ئێستاش لە تاسک فۆرسەکەدا ئەم باسە ئەەکەین و بەتەماینەوەکو مقتەرەحێک تەقدیمی کابینەی دا بکەین ئینشاءالله ئەو کاتە تەجریبەیەکیان کرد کۆمەڵە کۆلیجێک بوو بە بەشێک لە وەرگرتنی قوتابی نمرەی کۆنمرەی پۆلی 12 بەڵام بەشێک شتە مەوزوعی مقابلەیە ئەم تەجریبە ساڵێکیان 2 ساڵ کرا بیرم دێت لە هۆڵی سعد عەبدوڵڵا بوو برادران هاتن و ئەوانە قسەیان کرد لە ضمنی قسەکان قسەیەک وترا من شۆک بووم لەوێ ئەم بەڕێزانە گوتیان ئێمە ئەم پرۆسە خلاص لە مەولا ناکەین ساڵێک 2 ساڵ کردیان دواتر گوتیان ئێمە ناکەین بۆ گوتیان چونکە کاتێککە مقابلەمان دەکرد زۆر تەلیفۆنات دەهاتن زەغت لەسەر لیژنەکان هەبوو
منیش ڕاستی گوتم باشە ئێوە خۆ دەتانزانی ئەوە کۆمەڵگای کوردستانیە یەقینەن تەلیفۆنات دەکردن جا یان ئەبێت داخلی ئەم پرۆسەنە بوانە یان کە داخل دەبن ئەبێ هەوڵ بدەن ئەمەش ببڕن مەجال نەدەن ئەو جۆرە پەیوەندیانە ببن و تەسیل لە بڕیارەکان چکە وا لێ دێتن تۆ ساڵێک دو ساڵ مستەقبل قوتابیانت تێکداوە دواتر ئەگەر ویسمان تعدیلێک بکەین خەڵکانی کاڵێت کۆڕ ئەوەش تاقیمان کردەوە ئەویش سوودی نەبوو هەندە جار خودی خێزانەکە ئەبیتە بەشێک لە ئەوەی کە پرۆسسی فێربوون دروست نەبیت چونکە ئەو بەس پێ باشە و پێخۆشە قوتابی دەرەجەکە وەربیری کوڕی ئەو کچی ئەو دەرەجەکە وەربگریت و تەواو وەوە بیتە بەشێک لە ترس و تقریبا قۆناغێک هەبوو بەو شێوازە من تعمیم ناکەم بەڵام یەکێک لە ئیشکالیاتی ئەوەی کە مەدارسی ئەهلی هەبن و جامعاتی ئەهلیە من ئەڵێم یەکێک لە مەترسیەکان کاتێکە پێوەرەکە پێوەری کواڵەتی نەبیتن جۆری نەبیتن فە لە حاڵەتێک لە حاڵەتەکاندا و لە کۆمەڵگایەک زۆر پەرۆشیەوە بە کەلۆریۆسەکە بەدەست بکەویتن خودی مؤسسە تەربەوی تعلیمیەکە لەگەڵ خێزانەکە لەگەڵ قوتابی چونکە پارە پێوەری سەرەکی هەرسێکیان متفق دەبن کە بە هەر جۆرێک لە جۆرەکان مهم ئەوەیە قوتابی شەهادەکە وەربگریتن لە دیوی تر قوتابیە لای منە من پارەی خۆم وەربگرم فاتیفاقێک دروست دەبیتن ئەگەر کواڵەتی باشیش نەبیتن زۆر کێشەمان نەبیتن ئەوە زۆر مەترسیدارە فەلەم پرۆسسەدا مەوزوع ئیمتیحان زۆر لاواز دەبیت چونکە ئەو کاتە معنای نامێنیتن ئەبیتە هەر شتێک بیتن ببیت نەبیت دووبارە سێبارە دەبارە نابیتە کێشە المهم ئەوە پێوەرە سەرەکێکە نەک چەند تۆ تێگەیشتی و کواڵەتی خوێندن و چۆرە بەرهەمی قوتابیمان لێ دەرچوێنە مهم ئەوەیە تۆ دەرەجێکی باش بێنی و دەرەجە لە واقعێکدا لە کولتورێکدا مەجای ئەو ئەلوانە ئەداتن و ئەگەر مەوزوع تۆزێک ئەم پارەش تێدا بیتن ئەو کات ئەوە بیتە نەریتێک یعنی منەزام گەندەڵی و واستە و اتصالات لە هەموو کۆمەڵگاکان دەکەم تا زۆرێک هەیە بەڵام کاتێککە ئەبیتە نەریتێکی کۆمەڵاتی گشتگیر ئەو کاتە مەترسیە کە هەر یەکێک مەجای ئەوەی هەبیت هەر یەکێک ئەوی تر ئەناسیتن لە کۆمەڵاتیەکاندا خەڵکێکتر ئەناسن لە کۆمەڵگە کچکەکاندا مەترسیەکە زیاتر لێ دێتن من لێرە قسەکانی خۆم کۆتایی دێنم وەکو گوتم قاڵبێکە دانراوە وتراوە تا ئێستا لە سەرچین ڕەنگە گەر مغامرەیەک بکەین ئەو ئەڵێن کوڕە باوەکو خۆی بمیتن باوەکو ئەم برادرانەی قبول مرکزی و ئەوانە بانەکەینەوە کێشەی سەرگێژی زیاتر لێ دێتن من ئەڵێم نە هەر ڕۆژێک لە ڕۆژان دێت ئەبێ ئێمە و گۆڕانکاریە بکەین چونکە ئیشکالێکی زۆر گەورەیە بەڵام بەبێ بەو شێوازە سێ ئەوە مجرد مەدخەلێکە ئەکرێ قسەی زۆرتریشی لەسەر بکرێتن هەر یەکی لەوانە ڕەنگە شتی تری شەبیت بەڵام وا سیر بکەین لە پرۆسسێکی گشتگیر دەکات تێدا باسی بەرهەمی پرۆسسی پەروەردەی فێربوونی ئێمە نەک ئەوەی کە کێ چەند دەرەجە بێنیتن زۆر سپاس دەستەکان خۆش مامۆستا بسەلام زۆر سپاس بەڕاستی بابەتەکە و هەم شێوازی خستنە ڕووەکە هەم بەو ئۆردەرە بەو ڕیزبەندیە جوانە دەستخۆشیت لێ دەکەم هەم لە ناوەڕۆکی بابەتەکە هەم لە شێوازی گیانەکە چکە فێربوون تەنها هەندێک جار لە ناوەڕۆک نییە بەڵکو لە شێوازەکەشە شێوازی گیانەکە ئەگەر دەستخۆشیت لێ دەکەم بۆ خۆم زۆر استفادەم لێ کرد من لە زانکۆ یەک دوو ساڵێک ئەو پرۆسەی باست کرد پێیان دەگوت وەرگرتنی ڕاستەوخۆ دەرەجەی هەبوو دەهات لە لیژنەکان لە کۆلیژەکاندا دەنیشتن تابی بەپێی ئارەزووی خۆی دەهاتەوێ من پێم شتێکی باش و بەڕاستی بەڵام دیارە ئەو شکالە زۆرە هەبوو کە هەندێک جار ئەو مەسەلەی کۆمەلگا مەسەلەی ناسیاوەتی ناوی چلێدنەی تەسیرات هەیە بەڵام مەفرۆز بوو هەر بەردەوام بێت بەڵام خۆت دەزانی کە شتێکی نوێ جێبەجێ دەبێ ئەو تە مەشاکلەکانی دەردەکەوێت هەلەکە ئەوە نییە ئەتۆ ڕای بگری هەلەکە ئەوەی ئەتۆ پێداچنەوە بە ئالیەت و بە ڕێوشوێنەکان بکەیت من پێم غەڵەت بوو کە نەما یەکسەر یانی وەکوەیە فەشەلی هێنا و تەواو بزانە لەکوێ فەشەلی هێناوە لەوێ ئیشی لەسەر بکە بەڵام ئەگەر بتەوێ گۆڕانکاری بکەیت دەبێ بەرەنگاریش بکەیت دەبێ بەرگریش بکەیت بەرگری لەو بەو باوەڕە بکەیت کە تۆ ئەو پرۆژەیە هێناوە من پێم وابوو پرۆژەیەکی زۆر ضروریە پێویستە هەر دەژبێ بیکەیت ئەمڕۆ نابەیانی بەڵام ڕۆژێک زووتر دەست پێ بکەیت باشترە تا کێشەکانت زیاتر بۆ دەردەکەوێت تا بتوانی لە ڕێگای ئەو شوێنەوە بتوانی کە تعمیمت کرد کە گشتاندنت کرد بۆ شوێنەکانی تر ئەو کێشانە چارەسەر بێ خۆ لە هەموو شوێنێک ئەگەروا بڕوە تۆ هیچت پێ ناکرێگە بڵێ لەبەر کۆمەلگا لەبەر واستە لەبەرەوەی ئەگەروابی حکومڕانیش دەبێ واز بێنین چکە لە هەموو وەزارەت و لە هەموو دەوائیرەکان هەیە بەسمانەوەیە کە پرۆژەیەک دەست پێ دەکا نابێ
بە دوو خەلەلی بچووک و بە سێ هەڵەی گەورە ئێمە وازی لێ بینین نا دەکرێت تەرەیز بکرێ بەڵام دەکرێت پێداچنەوە بکرێت بەو ئالیەتە هەر بۆشە تۆ بە پالت دەست پێ دەکەی بە شتێکی تەجریبی دەست پێ دەکەی ئەو جدەی ئەو تەجریبیە بۆ ئەوەیە بزانێت تا چەند کاریگەری هەیە لەکوێدا کێشە هەیە لەکوێدا لایەنی بەهێز هەیە بەهێزتری بکەیت لەکوێ خاڵی لاواز هەیە هەوڵ بدێ ئەو بربەستانە نهێڵی و خاڵە لاوازەکان چارەسەر بکەیت منیش پێم وایە تاقیکردنەوە زۆر شت لە خۆی دەگرێت هەر ئەوە نییە ئێمە بەس تەڵەبەیەک هەڵبسەنجێنین یان بەس کۆندەکتی ئەو کەسیان ڕفتاری ئەو کەسیان کردار و زانیاری ئەو کەسە دەبێت زۆر لەوە زیاتر بێ ئێستا جەنابەت باسی لێکۆڵینەوەت کرد خۆ لێکۆڵینەوە بەسمانەوە نییە بچێ توێژینەوەیەک بکە عینەی خۆی وەربگرێ و بچێ هەموو شتەکانی وەکو بەحسێکی ئەکادمی و بڵاویش بکرێت نامە بەستەوەیە پرۆژەیەکی پێ بدە هەم فێری سربەخۆبوونی فێربوونەکەی پێدەکەی ئۆتۆنۆمی ینی هەم وای لێ دەکەی فێری گەڕان بێ هەم ئەو کاتە کە هەموو هەستەوەرەکانی لەگەڵی بوو کەمتریش لە بیری دەچێتەوە زۆرتر لە یادی دەمێنێ لە زاکری دەچەسپێتن بەڕاستی ئەوە ئێستامە پرۆژەی دکتۆرا و ماسترمان هەیە لەسەرەوە کە باسی پرۆجێکت بیس لەرنینگ دەکەن ینی فێربوون لە ڕێگای پرۆژەوە کە ئەوە زۆر باوە بەڕاستی کە چۆن دەتوانی ئەوە بکە هەتا بۆ هەموو خۆناغەکانی بنەڕەتی لە باخچی منداڵانی شەوە دەتوانی هەرێکە بەپێی ئاست و بپێی تەمەنی خۆی پرۆژەکانی پێ بدەیت وەکۆ دەکرێت بە تیمیش پرۆژە بکەن نەک تەنها تاکتاک بۆی تیموەرکیش بن بەڕاستی لەگەڵەوەدا پێم وایە سیستەمی تاقیکردنەوە لە کوردستان هەم لە وەزارەتی پەروەردە هەم لە خوێندنی پاڵە پێویستی بە پێداچوونەوە و بە گۆڕانی ڕیشەی هەیە گۆڕانی ڕیشەی بەوەیە کە خەڵکانی شارەزا و پسپۆر لەو بوارە قسە بکەن دید و بۆچینەکانیان بگۆڕنەوە پرۆژە و تەرحیان هەبێ بۆ ئەو شوێنانە من دووبارە سپاس دەکەم ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ بەشداربووان ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە دانەدانە هەڵیان دەگرین مایکەکەیان بۆ دەکەینەوە ئەوی تر کە پرسیاری هەیە لە چات بۆکس بین و سەما مۆستا سەنگەر ئەگەر لەگەڵمان بی چەند پرسیارێک لەوانە هەڵدەبژێرین کە دەستیان بەرز کردوتەوە پرسیارێکیش لەوانەی کە کۆمنتیان نووسیوە 300 کەس لەسەر خەتە لەگەڵمانەوە هیچ لەو زوومە بەڵام لە یوتیوبەکەش نزیکەی 100 کەسێک لەسەر خەتن کەوانی شەندێک کۆمنتیان نووسیوە هەوڵ دەدەن ئەوانیش بگوازینەوە بەو ڕیزبەندیە دەست پێ دەکەم کە لە لای من دەردەچێت کەوانەی دەستیان بەرز کردێتەوە مامۆستا فەرەیدون عومەر مامۆستا فەرەیدون بفەرموو بەستکایە هەوڵ بدەن لە خولەکێک زیاتر نەبێ و ئەگەر پرسیارت هەیە ڕاستەوخۆ پرسیارەکەت بکە سپاست دەکەین مامۆستا فەرەیدون فەرموو مایکەکەت بکەوە مامۆستا دەست پێ بکە مامۆستا فەرەیدون عومەر ئەوە داوام لێ کردی مایکەکەت بکەیتەوە فەرموو مامۆستا فەرەیدون 3000 داوا دەکەم بەڕێزان دوایی دەبێ بچمە لایتر فەرموو مامۆستا فەرەیدون مایکت کراوەتەوە بەس دەنگت نییە مامۆستا فەرەیدون دەنگت نییە بەداخەوە ئەگەر کێشەت هەیە کێشەی تەکنیکیە بزانە تا چارەسەر دەبێ دوایی دێنەوە لای جەنابەت مامۆستا لوقمان فەرموو مامۆستا لوقمان سڵاتان لەبێ دکتۆر ساوڕێزی تایبەتم بۆ مامۆستا عەبدولسەلام لوقمان شێروانیم ساوڕێزمێ بۆ هەموو لایەک خۆشحاڵ بووم کە جملە جنابی مامۆستا عەبدولسەلام بوو دەستەکانی خۆش بۆ تێبینەکان بەشێکی من بەڕاستی ویستم پرسیارێکم بەشێکی ویستم تێبینێک بڵێم بەڕاستی مامۆستا عەبدولسەلام جنابی دەزانێت بە حوکمی من پۆستەکەم لە کوالیتی ئەشورانسە دڵنیایی جۆریم هەفتان ژێمە هەفتانگاندنمان هەیە بۆ دام و دەستگاکانی حکوومەت بە تێکڕا چووی کۆبنەوەی بەڕێوەبەرەکانمان هەیە ئەوەی کە ئێمە گرفتمان لەوە هەیە مامۆستا لە هەموو سێکتەرەکانی حکوومەتی هێرێم گرفتی دڵنیایی جۆری وە کوالیتی ئەشورانسمان کێشەی هەیە کە ئێمە چۆن دڵنیایی بدەین ئەم کارانی کە دەیکەن سیستەماتیکە و بە شێوەیەکی ستاندار بەڕێوە دەچێت جا پەروەردەی خوێندنی باڵای هەموو وەزارەتەکانی تر پرسیارەکەم دەبێت لێرە ئەمە ترکەمەوە ئێمە بەڕاستی تاوکو ئێستا ئەوەندەی کە باس لە ئیمتحان و لە نازەم لە مانهەجی سوید و نازانچی ئەم ناوانەت کە دەهێنرێ و دەگوتێگەچی ئەمە ناوەکە لەوانەی خەڵکێکی عام بهێنێ بەڵام وەکو تای وەکو پسپۆڕەکان تێبینی ترمانەیە ئێمە بیر لە دەرئەنجامەکان ناکەینەوە واتە لە دوای هۆکارە سەرچەکان نین بەڵکو هاتوونێت لەسەر
سەرسەر ئەنجامەکانەکەین ئێمە تاوەکو هۆکارەکان چارەسەر نەکەین گرفتەکان پێمانە دەرئەنجامەکان شتێکی وامان بتوانین حەلی بکەین ئێستاەوەی کە جنای مامۆستا قسەی لەسەر کرد بەسەرەن هەستم کرد لێرە ئیدارە بوونی نەبوو ئەگەر چی توای باسی توانێت مامۆستای هەبوو باسی بەهای مامۆستا هەبوو بەڵام قسەکە لێرە ئەوە زۆر کاتەیە توانای قوتابخانەکانی ئێمە بەداخەوە کە لەبەرەوەی خۆیان بە پێوەەر نەهاتوو زۆر کات پێوەری تر هەیە کە لەوانەیە هەمومان دەزانین زۆر کاتێ پێوەری حزبی هەیە لەوانەیە برادێکی من لە حزب نزیکە لە من ئەو دەکەین بە بەڕێوەبەر لەوانێت توانای ئیدارەکردنی باشی نەبێت کە توانای ئیدارەکردنێکی باشی نەبێ و لە هەمان کادا چاودێرێکی باشی نەبوو و لە هەمان کادا پرۆگرامێکی باش نەبوو لە هەمان کادا ئینپوتێکی باش نەبوو دەرئەنجام دەگەین ئەو دەرئەنجامەی کە ئێمە تێبینیمان لەسەر هەیە بۆی من پێم وایە بەڕاستی لەوانە بۆ پرسیارش بۆ مامۆستا عەبدولسەلام ئێمە چۆن بیر لەوە گەورەتر بریکەینەوە کە تەنها بەس کێشەمان ئیمتیحانات نییە بەڵکو کێشەکانمان لەو گەورەترن بەشێکی کە پەیوەندی بە ئیدارەوەیە بەشێکی پەیوەندی بە توانای مامۆستاوەیە بۆیە ئەگەر ئێمە ئیمتیحاناتمان لەسەر توانای هەڵسەنگاندنی قوتابی بوو و دوای هەڵسەنگاندنی قوتابی توانە ئەو کات ئەوشمان بۆ دەرکەوت توانای مامۆستا چەندە و لە توانای مامۆستا بۆمان دەرکەوت کە توانای ئیدارە چەندە و لە توانای ئیدارەش بۆمان دەرکەوت کە پرۆگرامەکان چۆنن وەک کە کاتێک ئەمان ئەم نەقسی ئەم بەشانە دەبینین ئەو کات دەکرێت پارچە وێنەکان وێنێکی جوانترمان بۆ دروست کە کە پێم وایە ئەو کات لەوانێ بڕیاری باشتری لێ بدەین کە بۆمان دەرکەوێت ئەم پرۆگرامی پەروەردە و پرۆسی پەروەردە و فێرکردن لای ئێمە چەندی بەر قوتابی فێرخوازەکە دەکەوێت و چەندی بەر مامۆستاکە دەکەوێت و چەندی بەر بەڕێوەبەرەکە دەکەوێت و چەندی بەر پرۆگرامەکە دەکەێت زۆر سپاس مامۆستا لوقمان زۆر سپاس کە بەردەوام لەگەڵمانی سپاس مامۆستا لوقمان مامۆستا دووسێ پرسیار وەرگرین دوای بەیەکەوە وەڵامیان دەیەوە باشترە وانە لەبەر کاتەکە مامۆستا عەلی سڵاو لە مامۆستا گیان عەلی دەستیان بەرز کرد دەبا ناوەکە بڵێ مامۆستا عەلی ساوجی بێزەحمەت دوای مامۆستا عەلی قاسم دەستەکانتان خۆش دکتۆر سپاس بۆ ئەم وێبنارە وڵای ڕاستی لە یەک کۆمنتی دکتۆرە دەست پێەکەم گەورەترین کێشەیەم بابەتانە لەوێ دەست پێەکە کە خودی تاقیکردنەوەکە گرفتە لای خوێندکار و لای مامۆستا یاخود هەڵسەنگاندنەکانمان کێشەی کە پەیوەندی بە پرۆگرامەکەەوە هەیە کە لاسەنگە پرۆگرامەکە لەگەڵ چالاکی و کاتی تەرخانکراو لەوانەکانە لە قوتابخانەیە لە زانکۆیە یەک ناگرێتەوە یعنی زۆری بابەتەکە گرفتی گەورەیە کە ئەکرێ لەوێ دەست بۆ چارەسەر ببرێ خاڵێکی تر کە من بە حکمەوەی چەند ساڵێک لە بواری ڕاهێنەر بووم گرفتێکی ترمانەوەیە کە هەموو کاتێک تاقیکردنەوە وازانین ئەمانەوە خوێندکار هەڵسەنگێنین کە ئەکرێمەی مامۆستا لە ڕێی تاقیکردنەوەەوە لە ڕێی کویزێکەوە لە ڕێی هەر هەڵسەنگاندنێکەوە خۆشمان هەڵسەنگێنین تا چەند ئەو تاقیکردنەوەمان سەرکەوتوو بە ئەدای خۆمان لە پۆلا چۆن بووە ڕێگای وانوتنەکەمان چۆن جێبەجێ کردووە یاخود شێوازەکەمان چۆن بووە کە لێرەوە توانین دەست بۆ گرفتەکە بەرین چارەسەرکەین ئەگەر خودی مامۆستاکە گرفت بێت خۆگەر گرفتەکە لە خوێندکارەکان شابێ و کاتە مامۆستا توانێت ڕێگای تر بگرێتە بەر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بە کە پابەندیش بووی بە کاتەکە زۆر سپاس مامۆستا عەلی قاسم فەرموو مامۆستا عەلی دەستان خۆش بێ زۆر سپاس دەستخۆشی لە مامۆستا عەبدولسەلامی دەکەم بەڕاستی تەوەرکی زۆر جوانی خستە ڕوو پرسیارەکە من ئەوەیە من وەکو ڕاهێنەرێک بزانم ئەویش وەکو ڕاوێژکارێک بزانم چۆنە پێی ئێمە لە ڕاهێنەری ئێمە وکە لە پرۆژەی سیستەمی ڕاهێنەری ئێمە کە ئەو دو ساڵەوە فرایتە بەردەست مامۆستای هەڵدەسەنجێنین و هەروها قوتابیش مامۆستای هەڵدەسەنجێنیت و باشتر وایە ساکتر وایە ئەو هەرسەنگانە نەمێنێت باشتر نییە وەکو تو ڕاوێژکارێک لەسەر ئەو بابەتەکەت گەیشت دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا عەدنان شوانی مامۆستا عەدنان شوانی فەرموو ڕێز کاکتۆر زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولسەلام بۆ ئەو پرزنتیشنە بە نرخە بەڕاستی هەمومان ئیسفادەمان لێ کرد وەڵای من دەمەوێت لەسەر دوو بابەت بە کورتی یەک دوو قسە بکەم لەسەر ڕۆڵی مامۆستا بەڕاستی ڕۆڵی مامۆستا ڕۆڵێکی یەکجار یەکلاکەرەوەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن یعنی لە هەموو دنیا ئێستا پەروەردەی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە مامۆستا نابێت دەسەڵاتی پیشەیی و دەسەڵاتی معریفی لە پۆلدا تێکەڵ بکە کە ڕۆڵی مامۆستا لە پەروەردەی نوێ بەرهەمهێنانی معریفەیە نەگواستنەوەی معریفە بەرهەمهێنانی معریفە دەبێتە هۆی دروستکردنی کولتور ئەو کولتورە وا دەکات قوتابیان ئاراستە بکە و ئەم کولتورە بۆ کۆمەلگا دروست دەبێت دوجار کۆمەلگا ئاراستە دەکات بەڵام مامۆستایانی ئێمە بەداخەوە یعنی نازانن ئاکتی خۆیان ئەو ئاکتەی کە مامۆستا دەیجێڕێ
ئاکتێکی سیاسیە، یعنی من لە پرێزنتریشنەکەی مامۆستا عەبدسەلام کەمێک درەنگ داخل بووم، بەڵام ئەوەم نەبینی باسی ڕوانگەی سیاسی بکات بۆ پرسی پەروەردە. پرسی پەروەردە یعنی بەپێی هەموو فەیلسوفە پەروەردە ناسە گەورەکانی وەک پاولۆ فێرێ، هێنری جۆرۆ، ماکلارین، ئەفلاتۆن، ئەرستۆ، ئۆگەستین هەموو جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پەروەردە ئاکتێکی سیاسیە کە ئێمە دەڵێن ڕاهێنەر مەسەلەن ستودنت سنتەر. لەبەر چی ستودنت سنتەر؟ کە تەرکیز لەسەر دیالۆگ دەکەینەوە. لەبەر چی دیالۆگ؟ ئەمانە هەموو پرسی سیاسین، یعنی مامۆستا و پەروەردەکاران خۆیان چالاکوانێکی گەورەی سیاسین لەناو پرسی پەروەردەدا. بەڵام لە کۆمەلگای ئێمە لە سیستەمی پەروەردەی ئێمە کاکتۆر مامۆستا ئەمڕۆ لە ناجێڕە کاتێک بە مامۆستا دەڵی تۆ ئەکتەرێکی سیاسیت لەناو دامەزراوەیەکی سیاسی کە قوتابخانەیە تێناگات لە بابەتەکە. ئێمە دەبێت ئەمە بۆ پەروەردەناسەکان، بۆ پەروەردەکاران، بۆ وەزارەتی پەروەردە ڕوون بکەینەوە کاکە ئەوانە ئاکتێکی سیاسی دەکەن، ئەوانە قوتابی پێدەگەین. بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە سەر کتێبە بەناوبانگەکەی دێڤید ئێستن Children in the Political System باس لەوە دەکا ڕوانگەکە یعنی تێگەیشتنی و دنیابینی قوتابی لە 8 ساڵەیەوە بۆ پرسە سیاسەکان دروست دەبێت. کەچی لە کۆمەلگای ئێمە پەروەردە و قوتابخانەکان و ڕۆڵی مامۆستاکان هیچ کاریگەریەکیان نییە لەسەر گۆڕانکاریە کولتوریەکان، لەسەر گۆڕانکاریە مەدەنیەکان، لەسەر گۆڕانکاریە سیاسیەکان. ئەمە خاڵێکە پێویستە تەرکیزی لەسەر کاتەکە دەستت خۆش ئەگەر پرسیارێکی دیاریکراوت هەیە وڵا کاکتۆر یەک نقطەی تر ئەوەی گەر بە کورتی بێت کە خەڵکێکی زۆر چاوەڕێی پرسیارن منهەجەکانش بە شێوەیەکدا ڕێژراون کە تەرکیز لەسەر فێربوونەکەنەوە، تەرکیز لەسەرەوە ناکەنەوە کە مامۆستا عەبدسەلام باسی کرد مەسەرەن لێرنینگ بیسد کەریکەڵم. بۆیە ئەمە دیسان ئیشکالیت بۆ مامۆستا دروست دەکاتەوە ئەگەر پێی بڵێ وەرە تۆ ئاکتێک و چالاکوانێکی سیاسی لەناو پەروەردەدا ڕۆڵێکی کاریگەر بجێڕە. خەلەلەکە هەم لە ئەدای مامۆستایە، لە تێگەیشتنی مامۆستایە، هەم لە منهەجەکانە بە شێوەیەکی باشدان ڕێژراون. خۆش مامۆستا عەدنان شوانی زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. مامۆستا عەبدسەلام، مامۆستا فایق سەعیدی وەردەگرم کە بەرپرسی ڕاهێنانی باڵێن مامۆستای ڕاهێنەرەکانە لە وەزارەتی پەروەردە هەم ئەو پرۆژەیە بوو حەزم کرد ئەویش لەگەڵمان بێ. مامۆستا فایق زۆر سپاس کە لەگەڵمانی. بفەرموو مامۆستا. زۆر سپاس مامۆستا، سپاس دەکەم. خۆشحاڵم کە گوێم لە کاک عەبدسەلام دەبێ. بەڕاستی توانایەکی ناوازەی هەیە و پێم ناخۆشە تا ئێستا شوێنی خۆی نەگرتووە چکە دەتوانێت گۆڕانکەری کە زانستی تازەی پێ ئەلێەوە دەست پێ دەکەم. یعنی خاڵی کەم تەرخەمی ئێمە کە لەوێدا ئێمە زانستی تازە و معریفەی تازەمان لە کۆی عێراقا مەسەن پێمان نییە بۆ ئەوەی دەستکەین بە پرۆسەیەک. پرۆسی هەڵسەنگاندن مامۆستا عەبدسەلام زۆر قورسە، زۆر قورسە، چکە من بە زۆر قۆناغیات تێپەڕیوم دەزانم بۆ وڵاتی ئێمە قورسە، بەڵام ئەوە مانای نییە ئەوە کە ئێمە نەتوانین دەست پێکەین. خودی تاقیکردنەوەکانی خۆمان ئەتوانین بیگۆڕین بە شێوەیەشکە بۆ ئەوەی هەم نمرە بێنینەوە هەم کارایی خوێندکارشی پێبەرزکەینەوە. ئێستا ئێمە کارایی خوێندکاری پێبەرز ناکەینەوە. دوایەوە خاڵێک کە ئەو معریفە زانستی نوێی کە لە جیهاندا هەیە لە ڕۆژاوە بە تەحدید ئێمە لە لامان دەست ناکرد. تەنانەت چین بۆ نمونە ئیشی لەسەر لەبەرکردن زۆرە کردوەکو ئێمە شتانە، بەڵام دوجار پەشیمان بۆ هاتە سەر ئەوەی کە ئیش بە سکیلکە. ئێمە ئیش بە سکیل ناکەین، یعنی کارامەیی نییە. تێکستەکانمان کە هەیە کار لەسەر کارامەیی ناکە. کاتەکە 1 دقەیە بەش ناکە. بەڵام من حەزەکەم پرسیارەوە لە مامۆستا عەبدسەلام کەم. هەڵسەنگاندن ئیشێکی زۆر قورسە، بە تایبەتی بۆ مامۆستای ئێمە چکە زانکۆ ڕای نەهێناوە کۆمەڵی ئیش بکاتوانە. ئەگەر دەست پێکەین، قەرار وایە دەست پێکەین، یعنی حەزەکەی لەکوێوە دەست پێکەین، چۆن ڕیزبەندیەکەم بۆ ئۆکەی، مەسەلەن چەند شت دەست پێکەین لە قۆناغی یەکەمە، چۆن ئیش لەسەرەوە بکەین، چکە هیچ معلوماتێک لە لای مامۆستای ئێمە نییە، کادرە پەروەردەیەکان نییە بۆ مەسەلەی هەڵسەنگاندن، معلومات نییە. یعنی من لە وەسەتی پەروەردەیان متابعەت دەکەمەوە. چۆن دەست پێکەین، چۆن ڕیزبەندین بۆ ئۆکەی، چی شتێکم بۆ دائانێ وەکو قۆناغی یەکەم بۆ ئەوەی ئیش لەسەر بکەین. دەستەکانتان خۆش بێ. زۆر سپاس مامۆستا فایق سەعید، زۆر سپاس کە لەگەڵمان بوو. سپاسیش کە پابەندی بە کاتەکە بۆ هەمووان وەکو یەکە. دوای لە ئایندەی نزیک ڕەنگە وێبیناری تایبەت بە مامۆستا فایق پێشتریش کردومانە دووبارەی دەکەینەوە. زۆر سپاس. مامۆستا عەبدسەلام ئەگەر دەست بەو پرسیارە نەبکەی وەڵام بدەیەوە چکە کاتەکە بەڕاستی هەر دەڕوا بە هەندێک پرسیار وەڵام بدەینەوە ئەو جەدەین. ئەگەر پێت خۆشە هەندێکی لە کۆمنت مامۆستا سەنگەر ئەگەر 1-2 پرسیاریش لەوێ بهێنی. مامۆستا سەنگەر. بەڵێ دکتۆر جان،
نازانم دەنگم دێ بەڵێ دەنگت دێ فەرموو. بەڵێ دکتۆر جان دەست خۆشبی دەستی مامۆستا عەبدولسەلام خۆشبی کۆمنتەکان زیاتر لە زووم و لە یوتیوب زۆربیان دەستخۆشینە بەڵام هەندێک پرسیاریش هەیە من ئەوانەی کە دەردەدڵن لە باسی ناکەم هەموویان لە خەمخۆری بەڵێ لە خەمخۆریە پرسیارەکان مامۆستا ئاسۆ داوای سلایدەکان دەکەن نازانم ئوستاز دای سلایدەکانیان پێدا ئەوە دوایی ڕوون دەکرێتەوە ئینشاءڵڵا مامۆستا دڵزار دەڵێت تا چەند گرنگە ژینگەسازی بەر لەوەی دەست بە پرۆژەیەکی پەروەردە بکرێت دەست بە ژینگەسازی بکرێت ئەوە پرسیاری مامۆستا ئاسۆ ببورن مامۆستا دڵزار هەروەها مامۆستا محەممەد حوسێن دەڵێ بۆ چوونی مامۆستا عەبدولسەلام چییە بۆ چوونی ئەو لەسەر ئەوەی کە زۆرینەی مامۆستا پرۆسەی ڕاهێنان لەگەڵ هەگبەی مامۆستا ڕەت دەکاتەوە بۆ چوونی ئەو تایبەت بۆ بابەتە چییە ئەکرێت دووبارە بەستخوات بەڵێ بەرە ڕەئی جەنابەت بۆ چوونی تۆ ڕەئی جەنابەت لەسەر پرۆسەی ڕاهێنانی مامۆستایان هەروە هەگبەی مامۆستایان چییە کە زۆرینەی مامۆستا ئەو پرۆسەیە ڕەت دەکەنەوە هەروە مامۆستا حوسێن لە یوتیوب دەڵێت کللتوری کوردی خۆی گرفتە چۆن قەناعەتی مامۆستا لەسەر هەڵسەنگاندن بگۆڕین چ بکەین باشە لەکوێ دەست پێ بکەین دەست خۆش مامۆستا سەنگەر زراویش مامۆستا عەبدولسەلام ئەوانە جواب دەوە دوای هەندێکی تریش وەردەگرین سپاس بۆ بەڕێستان پرسیاری بەس کاک لوقمان باسیەوەی کرد و تاقیکردنەوە بەشێکی کچکە لە پرۆسسی ئیسلاحی پەروەری تەمامەن لەگەڵ جەنابتە من کاتێکە لەگەڵ دکتۆر هیمداد ئەو باسانەمان کرد لە نێوان دوو هەڵبژاردە بووم ڕاستی یەکێک بێن بزەبت باسی ئەمە بکەم دواتر ڕاستی گوتم با نەچینە ئەم بابەتەدا چونکە یعنی بۆ خۆی لەوێ بۆ ئەوش ینی بۆ چۆنێکم هەیە چۆن ئەگەر ڕیشەی سەیری پرۆسی پەروەردەی لە کوردستان بکەین و بە خاڵبەندیش بیتن وەکو مامۆستا فایق باسی کرد دواتر چوومە ئەوەی من باس ئەەکەم بەشێکی گچکەیە لە کولێکی گەورە بێگومان یانەوە بە تەنیا ناکرێتن وەیەکێک لە کێشەکانی کوردستان ئەوەی من بینی و مەڕاستی عیلاجەکانی ئێمە چارەسەرکردنەکانی ئێمە بینەکردنە یعنی ئێمە پێویستیمان بە شێوازێکی ئیسلاح هەیە کە بڕیار بەدەست لەسەرێ کاتێک کە ئەبینیتن ڕوئایەکی کولی هەبیت بۆ شتەکان هەموو شتەکان گرێدراون پێکەوە هەموو وەزارەتەکان پێکەوە گرێت هەموو مؤسساتی ناو کۆمەڵگادا بە خەڵکەوە پێکەوە هەمووی یەکیانە نەک دوورگەی جیاوازن ئەوە تۆزی کێشەکان دروست دەکات لەبەرەوە یەکێک بەرەو ڕاستە چی تەویتر بەرەو چەپەویتر بۆ سەر ئەبێ بەرەو خوار ئەبێ هەندێک کولیاتی بۆ چوونمان هەبیتن و لەوێوە خاڵبەندیەکرێتن تا هێدی بە درێژایی کات یەکێک ئەویتر تاو بکەت نەک یەکێک ئەویتر لە عرض بدەت و ئەوەی ڕوو ئەداتن لەبەرەوە هەر قسەیەک بکێستە کابرا ئەو کوڕاوە لە پێش 10 ساڵ کردومانە پێش 5 ساڵ کردومانەوە 20 ساڵە ئەو باسەمان کردێ کۆنفرانسێکمان بەس قسە کراوە و هەندێک لەوانە دەست پێش خەریش هەبووە بەس چونکە بۆچوونەکە کولی نەبووە و شێوازێکی تەراکمی نەبووە بۆ چارەسەر لەبەر ئەوە ئەسڵەن ئەوە هەندە جارە بیتە خاڵێکی سەربی وەکو باسمان کرد عمومەن ئەوە ڕەنگە بەشێک لە وەڵامی مامۆستا فایقیش بداتن بەڵام ئەگەر باسی ژینگەکە بکەم و دواترش مامۆستا فایق ژینگە زۆر گرنگە من ئەسڵەن ئیمانم بەوە هەیە هەر پرۆسێسێکی بەڕێوەبردن لەناو هەر موئەسسەیەکدا چجا ژینگەی هەموو کۆمەڵگا بێ ژینگە بۆی ئامادە بکەی کولتوری چۆن کۆمەلگا کولتوری هەیە موئەسساتیش کولتوریان هەیە پرۆژەش کولتوری هەیە تا مەجبور نەبی بۆ هەر یەکێک ئەلیف بێ لە سەرەتا بڵێ خودی کولتورەکە دواتر ئیدارەی بابەتەکە کەیف حازرکردنی ژینگە و قسەکردن و ئامادەسازی و هەموو کەسێک ئینڤۆڵ بیتن تا حاڵەتێک لە باوەڕبوون دروست ببیتن ئاوات دروست ببیتن و هێدی سەرکەوتنە گچکەکانیش بە خەڵکێکە بڵێ و ئەبێ خەتەکە کراوە بیتن هەندە جار چونکە ئەمە بەشەرین هەڵەش دروست دەبیتن ئەبێ پێشتر تەوەقوعی هەڵەمان کردبیت ریسک مانجمنت متوقع بەڵێ دەبیتن خۆمان ئەبێ هەڵەیەکە دووە دەبیت متوقع زۆر باشە یاڵڵا با عیلاج بکەین ئەبێ ئالیاتی عیلاجمان هەبیت تا بگەینە بەرهەم ئێمە ئەچین نازانین کێشە هەیە وەکانەوە ئەزانی کێشە هەیە ینی نەزەریەن بەس ئەوە چی بوو وەڵا کێش یاڵڵا با ئیلغا بکەین یاڵڵا با بشنە مەوزوعێکی تر نە پرۆسێسێکی ئیسلاحیە کێشە تێدا هەبیت یاڵڵا با عیلاج بکەین یاڵڵا با چیرۆکی سەرکەوتن هەبیت یاڵڵا با ئاوات بۆ خەڵک دروست بکەین طبعاً ئەگەر پێشتر هەمومان قەناعەتمان پێ هەبیت کە باشە یان زۆربەی ئێمە بوو بە بڕیارێک نەک یەکێک وڵا بۆم هات و دواتر فەرز بکەت لەسەر خەڵکێکە ژینگەکە دروستە مەوزوعی خاڵبەندی دکتۆریان دیسان تەفاسیل هەم بەڵام کاتەکە کورتە بە دوو مەسار ئەچم یەکێک ئەبێ ئەو جیهەتەی معنی بیتن بە پرۆسەسی پەروەردەی ئەبێ پشتیان بەهێز بیتن ئیدارات مامۆستا هەست بکەتن بە پشتە نەک مەسئولێک ئەتوانێت پشتی ئەوان بشکێنیتن بە تەلیفۆنێک بە واستەیەک تا بتوانین بڕیارێک بداتن لە دیوی تریش
ئەبێ ئەم مەوزوعی تاقیکردنەوە ئەوانە بەنکی زانیاریەکانی ئێمە لەسەر ئەو ئەساسە داڕێژرابیتن کە ئێمە چ جۆرە بەرهەمی قوتابیمان دەوێتن ینی ڕوئیەی ئێمە بۆ ئەو قوتابی فەلسفەی ئێمە بۆ پەروەردە چیە کە مەلامحی وازح بوون لە هەر قۆناغێک پرسیارەکان و مەناهجی تەربەوی تعلیمی کتابەکان بەحسەکان هەڵس و کەوتنی مامۆستا ژینگەی قوتابخانە هەمووی ئەبێ بەرەو ئەو ئاراستەیە بچیتن و ئەو کاتە ئەو امتحاناتانەی کە دەئەنرێن تاقیکردنەوەکان هەر ئەبیتە ئەو مەبەستە وەکو ئالیاتیش فەبزانە مثلەن مامۆستا لەگەڵ خودی قوتابی دواتر پیر تیچەر بێت لەگەلی ینی خودی مامۆستاکەیە بەڵام لژنەیەکی تری مامۆستایان چونکە ئێمە ینی حەریسین لەسەر ئەوەی کە قوتابی باشە مەوزوع عقوبە نییە بۆ قوتابی وەیمە دیجی قوتابی نین و دیجی مامۆستاش نین بەس پرۆسیسێکی پەروەردەیە پەروەردەش هەندێک ئیشکالاتی تێدا دروست دەبیت قوتابەیەک وەزعی خراپە ئەوە یاڵە چۆن یارمەتی بدەین ئیدارە لەم بینە ئیشراف لەسەر پرۆسەکە کە تا زەمانی شەفافیەت و عەدالەتکە بکاتن ئەگەر سیستەمی ئیشراف هەبیتن ینی دیسان هەیە بەس هەندێک ئەڵن ئەگەر نەبیت باشترە بەس تەسەور دەکەم حەلەقەل لە قۆناغی انتقالی باشە سیستەمێکی ئیشراف هەبیتن بۆ ئەوەی دیسان زەمانی شەفافیەت و عەدالەت هەبیتن لەگەڵ ئەوەش ئەبێ لجنەیەکی وەزاری محدد هەبیتن بۆ ئەو خەلالانەی کە دروست دەبیت ماوە بە نەفەسی ئیسلاح نەک بە ئەمە هاتین مراقبین تا عقوبەتان بدەین نەک بەو نەفەسە پرۆسەسی پەروەردەیە دیسان بین تا بزانین ئەگەر خەلەلێک هەبی چۆن بتوانین ئەم مەسائلانە عیلاج بکەین ئەوە بە کورتی یانی ئەگەر وەڵامی ئەم پرسیارەی بەڕێز مامۆستا بدە مەوزوعی مامۆستا فایق مەوزوعی مامۆستا و ڕاهێنان احتیمال تصور دەکەم دوو سەبەبی سەرەکی هەبن یەکێک یان من تەقدیری وەزعی مامۆستاکەم ڕاستی ئەرکێکی زۆر گەورەیە نەزەریان هەمومان بەشان و باڵی ئەو ئەدەین بەڵام عملیان ڕاستی ئێمە پێگەی ئەو زۆر بەو دەرەجێنیە کە مەفروزە هەبیت کەمان نەزەریان هەمومان قەرزاری ئەو مامۆستاین فبەشێک تێدا خۆی ئەسڵەن بێزار بووە لە خۆی لە پرۆسەسی پەروەردەی لە وەزع عامەکە کاتێکە دێتن نازانیت وەزعی بەیانی چیە فەتەوەقع چی دەکەی لەو نامەوێت ڕەشبین بن بەڵام نەفەسی مامۆستا بۆ ئەو واقع و باوەڕ پێبوون لاواز بووە بەشێکی تریش يعني ثواب و عقابەکەن ینی کابرا ئەگەر ئیشەکە بکات یان ئیشەکە نەکات خۆی ماندوو بکات یان خۆی ماندوو ئەگەر نەبینرێتن هەندێک پێوەریتر هەبیتن کابراڵتن بۆ من مهتەمم بەو مەوزوع ڕەنگە شتێکی لاوازە بەس ڕەنگە هەندە جار کاتێک ئینسان بەناو عمر دەچیتن بەتایبەتی وازن دەبێت خلاص گەیشتوتە لوتکەی زانستی و پێویستی بە زانستی زۆر نییە یان مالعلم ئەمە یان مجرد فێڵێکە لە خۆمان دەکەین بەتایبەتی ئێستا ئەگەر فریای خۆمان نەکەین و فێربوون نەبیتە پرۆسسێکی بە درێژای هەموو ژیان ئێمە فریان ناکەینەوەندە گۆڕانکاری دەکرێت بەتایبەت عام بەس بەتایبەت لە چونکە ئێمە خەڵک منداڵ ئامادەیەکەین بۆ بەیانی قوتابی بۆ بەیانی ئامادەیەکەین فابێ متەجدد بین نوێ بین بە بەردەوامی ینی ئەمەش احتیمالە ئەگەرێک بیتن خۆش بێ مامۆستا هەندێک پرسیاری تر وەردەگرن بەڕێزان تکا دەکەم حەز ناکەم کەس قەتع بکەم بۆ خۆتان پابەند بکاتەکە ئەگەر یارمەتیمان بدەن نەتا زۆرترین کەس بەشدار بێ مامۆستا جەزا سەرپەرشتیارە لە سلێمانی لەگەڵمانە فەرموو مامۆستا جەزا ئەو کاتتان باشتر مامۆستا جا فەرموو دەست چاوتان خۆش بێ و جاریش کە شاد بوومەوە کە گوێبیستی ئەو بەڕێزە و جەنابتان دەستان خۆش بێ شتێکی باشتان و ڕوژان وەڵام من دوو خاڵە ڕوژێنم کە زۆر گرنگە یەکێکیان لەوانەیە کە بەڕاستی ئەو بەڕێزە خۆی لە مەقامێکایە ئەو خۆی پشتی سەرەکی باشی بەرەکەوێ کە لەو بوارەیە ئیشی چاکی لەسەر بکە چکە بە پێوەی کە جەنابستی بێکە خوێنەوە لە زۆر بوارە لە پەروەردە و لە وەزارەت تا سەرۆکایەتیەوەمانە زیاتر ئیشەکانی ڕاوێژکاریە ئەو ئیشەکەی خۆی ڕەحمەتی لێبێ کابوو جێگەدەستی دیارە بێ هەوڵ با بۆ ئیشە خاڵی دووەمان مامۆسایانی بەڕێز سەرپەرشتیاران ڕاوێژکاران دکتۆران ئەمە هەتا ڕیفۆرم لە ناو مامۆسایانەکەین مامۆسا هەنگاو نەنێ بۆ خۆی ئێستا بۆ نمونە مامۆسای بەڕێزی وایە قسە لە مامۆسا من 2 ساڵی کە تەقاو دەبم چی ماوە لەم سەرێشەوە یعنی بەڕاستی ئەوە حاڵەتێکی ئیحباتەکە لە ناو مامۆستایە هەیە کە ئەزانەیە تر تۆ باشە تۆ ئەم 2 ساڵە خۆ تۆ خوشکەزادێ برازادێ ئامۆزادێ کەسی خۆ دێ مناڵی نێتەوە کە دێ بۆ لێسەوە هەنگاو بۆەوە ئەنێ حاڵەتێکی ترمانەوەی کە بەڕێزی باسی کردفیالنەوە لە مەراحلی کۆلێجە ئەخوێندێ کە بە ناوی تێستین و ئەسسمنتەوە یا ئیڤالوشن ئەسسمنتەوە ئەو خاڵانە هەمووی دیاری کراوەتە بەڵام یەک خاڵی جەوهری کە لە لای ئێمەیە
بەڕاستی کە قۆڵی قوتابیانی کوتاوە و خوێنکارانی کوتاوە پۆلی 9 و پۆلی 12 کە واستە زۆر دەوری هەیە لەو حاڵەتانەیە و لە هەمان کاتیشا باری سیاسی و باری دارایی کاریگەری لەسەر مامۆستا هەیە و کەم تەرخەمیش لەو بوارەیە زۆر زۆرەیە لە هەرێمەکانە و دەست و چاوتان خۆش بێ و لەشتان ساڵ. زۆر سپاس کە لەگەڵمان بووی. مامۆستا چرۆ کامل، مامۆستا چرۆ فەرموو. سڵاو، ئەم کاتتان باش، دەستان خۆش بێ مامۆساگیان بۆ ئەو وێبنارە زۆر زۆر بەکەڵکە. بەڵام بەڕاستی من زوربەی وێبنارەکان لەوانەیە کاک دکتۆر هیمداد ناوەکان بناسێتەوە، زوربەی وێبنارەکان بە تایبەتیش ئەوانەی لەسەر پەروەردەن من بەشداریم کردووە. ئەوەی تێبینی منە ئەوەیە وەکو مامۆستایەک بەڕاستی ئێمە ناچین لە با بڵێین لە بناغەوە کێشەکان چارەسەر بکەین، چونکە کێشەکان دروست بوون ئەوە ئەبێت تەسلیمی ئەمری واقع بین، تازە دروست بووە. بەڵام بەڕاستی ئەم کێشانە بەردەوامی هەیە و بە بەردەوامیش قسەی لەسەرەکەین. بەڵام دەستگا پەیوەندیدارەکان و موسساتە پەیوەندیدارەکانی ئێمە سوود لەم وێبنارانە وەرناگرن بەڕاستی بۆ ئەوەی هەوڵ بن بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەخر خۆ نابێ ئەم کێشانە هەر ئاوا بمێنێتەوە بەردەوام بێ ئێمە بە بەردەوامی قسەی لەسەر بکەین. خۆزگە من وێبنارێک گوێم لێ بووە بمان وتە ئەم کێشەیە چارەسەر بووە کە بووە بەسەرەتا بۆ چارەسەرکردنی کێشەکانی تریش. زۆر سپاسدانەکەم، دەستان خۆش بێت. زۆر سپاس کە بەردەوام لەگەڵمانی. مامۆستا زەکەریا ئەنوەر. مامۆستا زەکەریا فەرموو. سڵاو مامۆستا جان. دەستخۆشی بۆ مامۆستا عەبدولسەلامە. سپاسدانەکەم بڕێ. وەڵای هەموو شتێکە خرێتە ئەستۆی بەڵێ مانێ بۆ مشریف و بەڕێزانە قسەکەن سەر مامۆستا و ئەمانە ئەکرێ هەموو جارێک مامۆستا خەتابارەکرێت. بەڵام ئایا بە مشریفە بەڕێزانە لە چەند ساڵی ئایندەیە چ شتێکیان پێ بۆ مامۆستا؟ یعنی بەس قسەیە، شتێکی ئەمەلیمان نەبینیوە تا ئێستا. بەڵێ مامۆستای بەڕێز تۆ ئەم ئیشە کارە هەر یە دەڵێ ئەوە بکە وا بکە وا بکە، هیچ شتێکیان بە عەمەلی نییە. ئێستا مامۆستای ڕایەنەریش هاتووە تەنها هاتووە سڵایدێک بۆ من ئەرزەکە لە مەکتەبە ئەڵێ ئەمە بکە ئەوە بکە، بە عەمەلی شتەکەم بەرێ. یعنی هەموو شتێک هەر کراوەتە ئەستۆی مامۆستا، هەموو شتێک ڕایەنەرێک بە 7 ڕۆژ هەر ڕۆژ بۆتەمە ڕایەنەر بەسەر مامۆستاوە یەت. ئامانجی سەرەکی ڕایەنەر بەس تەنها هەڵسەنگاندنی مامۆستاکەیە نمرەکەی بۆ دان. یعنی ئامانجیەوە نییە مامۆستا فێری ڕێگەیەکی نوێی وانەوتنەوە بکە. ئامانجی سەرەکیەوەی پێش هەموو شتێکیە پێشەوەی ڕێگەکەم بۆ باسکە ئەڵێ مامۆستا من لە کۆتاییە من تۆ هەڵەسەنگێنم لەسەر ئەوە نمرێتەوە ئەمە نمرەکەتە. مامۆستا فایەقیش خۆی ئێستا سعید فایق بەشدارە لەو شتە لەم سیمینارە. ینی حەزەکەم چاوم گوێی لێ بێنم. ینی ئامانجی سەرەکی ڕایەنەرەکانی ئەو کە دروستی کردوون بەس ئەوەیە کە مامۆستاکەی هەڵسەنگێنە نەک فێری بکە، ڕێگەیەکی نوێ وانەوتنەوەی پێ بڵێ. یعنی هەموو ساڵێکانی هەر کابینەیەک لە حکوومەت ئێرێمە یە ڕێگەیەکی شێوازێک پێڕەوەکە و ئەسپێرێ بە کابینەکەی کرد. یعنی ئەم شتانە گۆڕانکاریان تا ناکرێت بۆ شێوازە. هەر کابینێ بۆ خۆی شتێک دروستەکە بریتیش کانسڵیانەنا پەریان پێدا 1-2 ساڵ و دواترەوە سەر ڕایەنەریان هێناوە 2 ساڵاوی تر و 2 ساڵی تر بەرنامەیەکی ترێنن. پرۆسەی پەروەردە ساڵ بە ساڵ بەرەو لاوازیە ڕۆی بینی وانیانی ساڵ بە ساڵ پرۆسەی پەروەردە لە ڕووی پەروەردەوە ینی خەریکە سفر بۆ تۆ لە کوردستانە. خەڵک هەربووە کاتە قوتابخانە ئەهلیەکان شارێکت نییە پەیامەکەت گەیشت. زۆر سپاس بەڕێزی. بەڕێزان تکایە با پرسیارە و سەرنجەکانمان تایبەت من بە بواری تاقیکردنەوە کە ئەمڕۆ بابەتەکەمان ئەوەیە. مامۆستا عامر. مامۆستا عامر. ئەلۆ وڵام من مامۆستا عامرم کردوتەوە نازەم چێ قسە دەکا بفەرموو. سڵاوتان لێبێ بەڕێز شکر دەستخۆشی لە کاک دکتۆرەکەین. زۆر سپاس یەکەم بۆ وتە ڕێزەکانی. وەڵایی وەکو تێبینی خۆم هەستەکەم یعنی هەرچی ئەرکە لەسەر مامۆستا دروست کراوە و هیچ حەق و مافێکیشی نەدراوە لەگەڵەوە هەستەکەی یعنی پەروەردە تەواو بەرە و دوا ئەڕوات. ساڵ بە ساڵ هەستەکەی پەروەردە هیچ ئەهمێتێکی نەماوە. یعنی پەروەردە پاشەکشەی کردووە لە ڕووی ئاستی قوتابیەکانەوە. هەستێکی مامۆستاکان وەکو پێویست یعنی ئەو دڵسۆزیان نەماوە بەهۆی ئەو بارودۆخەی کە بۆ مامۆستا دروست کراوە. جا هیوادارم کە کاک دکتۆر لە پلەیەکی وا بەرزایە ئیشەڵڵا جێدەستی دیار بێ بۆ ئەوی زیاتر پەروەردە بچێتەوە باری خۆی بچێتەوە سەرسکەی خۆی و ئیشی خۆی بکات. دەستت خۆش بێ مامۆستا شنۆ حەسەن. زۆر زۆر سپاس.
بەڕێزان بمبورن ئەگەر قەتعتان بکەم بەس بەڕاستی ئەگەر پرسیارەکان ڕەبەتی نەبێ بە بابەتی ئەم شەو ڕەنگە نەتوانین بەردەوامی بدەین. مامۆستا عامر نەجم فەرموو. مامۆستا عامر حەقی سوتان 3000 وتمان 3000 داوا دەکەین ئەگەر هاتەوە دوایی. مامۆستا دڵشاد بابان. مامۆستا دڵشاد سڵاتان لێبێ بەڕێزان دەست خۆش مامۆستا دەستخۆشی مێ بۆ مامۆستا عەبدولسەلام. من دەمێ بە کورتی لەو خاڵەوە دەست پێ بکەم. طبعاً ئێمە ئەزانین لە هەر گۆڕانکاریەک لە بواری پەروەردەدا کە ئەکرێت پێویستە دوو خاڵی زۆر سەرچی بۆ فراهەمکردن. یەکەم زەمینە سازی بە بکرێت، دووەم ژینگەی بۆ ئامادەکرێت. بەداخەوە لە پەروەردەی ئێمەدا لە سیستەمی پەروەردەی ئێمەدا کاتێک کە گۆڕانکاریەکرێت ئەم دوو خاڵە لە بەرچاو ناگیرێت. بەردەوام ئەمانەیە گۆڕانکاری بکەین بەڵام زەمینە سازیەکە ناکەین، هەروەها ژینگەشی بۆ ناسازێنێ و لەباری ناکەین. لەبەر ئەوە بۆیە بینین زۆربەی ئەو گۆڕانکاریانەی ئەو پرۆژانەی کێتە ناو پرۆسەی پەروەردەوە ناڕەزایەتێکی زۆری لەسەر دروستە بێت هۆکارەکە ئەوەیە کە ئامادەکاری بۆ نەکراوە. بۆیە پێویستە بەرپرسانی بواری پەروەردە بیر لەم خاڵە بکەنەوە بۆی کە بتوانین گۆڕانکاری دەستن. چونکە کاتێک کە تۆ گۆڕانکاری لە پەروەردەکە یعنی گۆڕانکاری لە کۆمەلگاکەی، گۆڕانکاریش لە کۆمەلگا ئاسان نییە، بێت زۆر بە وریایی هەنگاوی بۆ بنین. خاڵی دووەم لەسەرم بابەتە بە تایبەتی من وەکو پرسیارێک ئاڕاستی مامۆستاشی یەکەم ئەنی ئابڕای تۆ تاقیکردنەوەکان هەر لە قۆناغی بنەڕەتیەوە تا ئاگاتە قۆناغی زانکۆش جۆرێک نییە لە سزا لە نێو سیستەمی پەروەردە. چونکە بەڕاستی ئێمە ئەوەی کە پشتی پێ بەستی لە تاقیکردنەوەکان تەنها و تەنها نمرێ هیچی کەنیا. ئەنی ئەم بایۆگرافیەکە بەڕێزت باست لێ کرد تەنها نمری تا جێگا بێتەوە، ئەوانی کە هیچی تا لە جێگە نابێتەوە لە سیستەمی تاقیکردنەوەکانی خوێندنی ئێمەدا. بۆیە پێویستە گۆڕانکاری یەک خاڵی کورد مامۆستا ببرەوە کورتی یەک سەرنج مامۆستا زەکەریا شتی باس کرد عفو هەر بە کورتی مامۆستانی ڕایانەر بۆی ئاگادار بن. مامۆستای بەڕێز 2 مانگ لە مەشق و ڕایانان لە خولا بوون، مامۆستا فاقێک مانگ لەگەڵیانە بۆ 2 خولی تریان بۆ کراوەتەوە 1 مانگە یا 6 مانگ لەگەڵ فێرگەی برادۆستا لە خولا بوون. ئەمە 8 مانگ نەک 7 ڕۆژ. ئەمە زۆر بە هەڵە ڕۆیشتۆ لەنێو مامۆستایانە بۆی ئەو خاڵە ڕاستکرێتەوە. ڕێزی سوپاسم بە هەموو مامۆستایان. ڕاهێنەرێک وەکو پێویست نەبێ ناکەی تەعمیم بکرێ بەسەر هەموودایان. دەست خۆش مامۆستا دڵشاد زۆر مامۆستا سەنگەر هەندێک کۆمنتیش وەربگرە چونکە بەڕاستی کاتەکەمان وا بەرەو تەواوبوون دەچێت تا کۆمنتەکانیش بێ بەش نەبن. مامۆستا سەنگەر هەندێک لە کۆمنتەکان ئەگەر هەیە. بەڵێ دکتۆر گیان کۆمنتەکان وڵایی ئەغلبی هەمووی دەستخۆشییان خەمخوارد کۆمەڵێک هەیە ئەگەر بابەت ڕەبتەکەی پێوە نەبێت ئەوە دەڵێت بەڕای مامۆستا کامیان باشترە گەڕانەوەی مشرفی پسپۆر یان لێژنەی هەڵسەنگاندنی دەرەچی. هەروەها مامۆستایەکی دیکە شوازی تاقیکردنەوەکانی پۆلی 12 چ کاراماییەک بە قوتابیەک دەبەخشێت؟ سیستەمی هەڵبژاردن دەکرێتە پێوەەر بۆ ئەوەی زانیاریەکان ببنە ڕەفتار لە لای قوتابی یاخود نا؟ ئەوە پرسیارێکی دیکە بوون. هەروەها مامۆستا دینا دەپرسێت مامۆستا عەبدولسەلام ڕاستچییە لەسەر پێوەرەکانی هەڵسەنگانی دڵنیایی جۆری بۆ مامۆستا هەرچەندە ئەمساڵ کاری پێناکرێ بەڵام ڕای بەڕێزیان چییە لە بۆ ئەوانی دیکە ئەغلبی دکتۆرجان دەستخۆشیە؟ مامۆستا عەبدولسەلام ئەوانش ئەگەر وەڵام بدەیەوە بە کورتیش بێ هەندێک ترمان بێت جاریشتر بە یانگریدا. وەکو یعنی عرضم کردن من لەسەر مۆزۆی سزادان و ئەوانە منش وا ئەبینم یعنی یەک چەکێکە لە دەست مامۆستا ئەنو باشە ئێمە قوتابی ببینین مەوزوع پێگەیاندنی ئەم قوتابیە و دەرەجە ینی هەربێت تەجاوزی مەوزوعەکە بکەین. وە گوتم بوونی دەرەجە بوونی تاقیکردنەوەکە ئەبێ لە ضمنی ئەم ڕۆیا گشتگیریەکە بیت بۆ قوتابیە تا بزانین ئیشکالات لە کوێنە جۆرە فەحسێکە یعنی تاقیکردنەوەیەکە و بۆ خۆمە بۆ ئەوە بۆ علاقاتی احتیمالە یعنی مەوزوع قوتابی زیرەک بیت بەڵام یەکێکی متەنەمر هەبێتن خەریکە ئەزیەتی ئەداتن. ڕەنگە منی مامۆستا نەک دەرس شەرحکردن بەڵام شێوازی مامەڵکردنی من لەگەڵ قوتابیەکی تر ترسێکی ڕەنگە لە ماڵ ئیشکالی هەبیتن فە لە امتحاندا وەزعی باش نەبیتن. ئەوانە مەوزوعی ئیشراف و مدرب و ئەوانە چکە زۆر باس دەکرێتن دیسان ینی هەندێک لەو بڕیارانەی کە من ئەبینم ینی ناڵێ ئێمە تەرکیز لەسەر ئالیات دەکەین میکانزمە ناڵێن بۆ هەمانە غایەت لە بابەتەکە چیە چونکە ئەگەر غایەت هەبوو و ئامانجەکە فی العادە ئامانجەکان باشن ئالیات ئەگەر ئیشکالات تێدا دروست بیت ئەوش احتیادێ بەڵام ئێمە ئەوەندە گیرۆدە و ئەخینکێن لە ناو خودی پرۆسسەکەدا پرۆسس ئەبیتە میکانزم ئەبیتە غایەت و غایەت لەم بەینا بزر ئەبیتن. ئەگەر مشرف بیتن دیسان مشرف ناکرێ بەس بێتن تا مامۆستا هەڵسەنگێنیت یعنی هیچمان نەکرد دیسان مامۆستا مشرف یان ئەوەی ڕاهێنەر
دیسان نەک مەوزوع دەرەجە یعنی مجرد ئێمە مەوزوعی تاقیکردنەوە ئەم عقلیەتە بردمانە ئاستێکی تر یعنی مامۆستای تر ئەوش بوو بە قوتابیەکی تر و دیسان ئەو کاتە بێ محاضرێ بۆ مامۆستای مشرفەکانش بڵێن کە ئیشی ئەوان ئەوەیە چۆن پرۆسەکە بەرەو پێش ببن بە هەندێک ئەو پێوەرانەی کە احتیمالە مەوزوعی دڵنیای جۆری ئەگەر یعنی دیسان ئەو معایرانە بە چالیات دانراون بەس غایەت تێدا بەرەو پێشچوونە بێ ئیداراتی ئێمە قیاداتی ئێمە فکر لەوە بکەن هەڵا هەلێکە بۆ بەرەو پێشبردن نەک بۆ عقوبەدانی یعنی کابرا مەوزوعی پۆلی 12 زۆر مەجای توانە ئەسڵەن تێدا هەیە اینجا یەکێک لەو تەرحانەی کە لە تاسک فۆرسەکە کردومانە هەر ئەبێ ئەم فەسڵە بکرێتن و پۆلی 12 کۆتایی مەرحەلەی ئیعدادیە داخلبوونی زانکۆ بیتە پرۆسێسێکی تر موضوع اختیارات فعلا کێشەیە یعنی ئێمە لە مەوزوعی پێشبڕکی بیرکاری دوای 5-6 ساڵی کە کردمان بۆمان دەرکەوت ئەم جۆرە پرسیارانەی هەڵبژاردن کارتێکردنێکی ڕاستەوخۆی هە لەسەر قودراتی تەحلیلی قوتابی والی ئەکەتن قدرەی تەحلیل نەبیتن یعنی بەبێ تەحلیلکردن مجرد شتەکان هەڵەبژێت باش هات باش نهات مشکلە نییە ئەوەندە کاتی نییە تەحلیلی شتەکان بکەێت یان مەوزوعی داڕشتن تعبیر و تەحلیلی بابەتەکە بکەم توانای زۆر گرنگە بەڵام شێوازی ئەم امتحاناتانە والی ئەکەتن ئەم جۆرە کارامەیە لە ئەو زۆر لاواز بیتن ف يعني أكيد أوش محتاج مراجعاتي زورة تصور دكم أوانده هاتم ڕێزان تکایە دیسان لەبەر کاتەکە ئەگەر یارمەتی مامدەن مامۆستا شەو بۆ فەرموو مامۆستا شەو بۆ ئەم کاتتان باش زۆر سپاس دەستان خۆش بێتەوەرەکی گرنگ بوو سپاس بۆ میوانە بە ڕێزەکەشتان وەڵاهی من چەند شتێکەڵم لەسەر تاقیکردنەوەکان لەبەر من لە ناوەندێکی ئەهلیش ئیشەکەم لە ناوەندێکی حکومیش ئیشەکەم گرنگترین شت کە کێشەی دروست کردووە تاقیکردنەوەکانی پۆلی 12 من خۆم مامۆستای ئامادەییم تەلەبە یەتە ئامادەیەتە پۆلی دا يعني چەند ساڵ کوردی ئەخوێنە من وەکو اختصاصی خۆم قساکەم نازانێ بکەر و کار چییە يعني مەڵام چەند ساڵت چۆن دەرچووی چۆن دەرچوونەکە چیە چلی هەبێ دەرەچێ دەرسێکی عبور بێ دەرەچێ 2 دەرسی 45 بێ دەرەچێ والله تەلەبە ئەگەر هەر هیچ نەکا بەم هەم 3-4 حاڵەتە دەرەچێ یەکێکی تر لەو شتانە خۆزگە ئێم تەوەرانە ئێوە ئەیکەن یەک لێک جوانترا بەس خۆزگە بە دوواداچوون و فیدباک وەربگیرێت بۆ نمونەی لەسەرەوەی ئەم شەو ئەمانە بکرێ بە کۆنووسێک یعنی بەردەوام بڕۆی ئیشی لەسەر بکەین نەک هەر ئێمە هەموو شەیەکۆ ببینەوە هەرچەند ئەمە زۆر گرنگە و ڕوژاندنی بابەتەکان شتێکی تر کە زۆر گرنگە بڕوا بکە بۆ زمانی کوردی کە زمانی دایکە داڕشتن وەرە ئەو شۆی کە ئیمتحانی کوردیە بزانت چەند مامۆستای کوردی داڕشتن ئەنووسێ و ئەیا بە تەلەبە لەبەر ئەکا کەواتە کێشەی سەرەکی ئەم وڵاتی ئێمە ئەوەیە کە پۆلی 12 تاقیکردنەوەکانی کراوە بە هەڵبژاردن من پۆلی 12 بۆی ئەهێنمەوە لە شاستاکە ئەڵم بینوسە ئەڵێ مامۆستا خۆ بە کەلۆری داخڵ نییە کەواتە گەورەترین شت تاقیکردنەوەی چونکە دەرئەنجامی شتەکەیە هەتا وەکو تاقیکردنەوە چاک نەکرێ نە مامۆستا نە تەلەبە هیچ دەورێکی نییە چونکە بەڕاستی نمرە هەڵڕژاوە من هەموو جارە بە تەلەبەکانم ئەڵێم وەک وایە ئێوە حەق نێ هیلاک بکرن هەموو ساڵە شەهادەتان بینە با بڕۆنە ماڵەوە ئاخر شت بۆی کاتی ئەوانی تریش نەبەم گرنگترین شت ئەوەیە کە کۆنفرانس ئەکرێت کە ئەو شتە پەروەردەیانە ئەکرێت تەنها چەند کەسانێکن دووبارە و سەدبارە ئەکرێنەوە ناچن ئەو کەسانە بەرن کە لە ناو کێشەکانان ئێستا من لە ناو مەکتەبەکانە مامۆستاکانی تر لە ناو مەکتەبەکانان نەک بە ڕێزێکی ئیداری کە خۆی لە شتەکان دوورە طبعاً ئەمە دەرئەنجامەکەی ئەبێ ئیشەڵڵا بە هیوای چارەسەر چونکە بەڕاستی هەرچی مامۆستایە بێزارە من خۆم یەکێک ملوانە بمکەن بە فەرمانبەر بڕوان پێ بکە ئەیکەم ئیشەڵڵا بە هیوای سەرکەوتن و چاوەڕێی کەرەمی خۆی مامۆستا ئەحمەد تەحسین مامۆستا ئەحمەد تەحسین مامۆستا ئەحمەد ئەگەر مایکەکەت بکەیەوە مامۆستا هاوژین مامۆستا هاوژین سڵاتان لێبێ بەڕێزان شەوتان باش دەستان خۆش بێ لە ڕاستیە دەستخۆشی بۆ مامۆستا عەبدولسەلامەکەم ئێمە پێشتر لە ڕێکخراوی ئینتەرنیوز جەنابی تیوئاتیەکی پێوتینەوە بۆ ڕاهێنەرایەتی بوو من سڵاوێکی تایبەتم هەیە بۆی زۆر سپاس ئەوەی کە لە لای من پێم خۆش بوو بێڵێم دوو خاڵی زۆر سەرەکی وەکو پرسیارێک زۆر بەمان پرسیارەکانم هەمووی گوێ لێگرت زۆر لەسەر بابەتەکە پرسیارکرا بەڵام ڕەنگە من تۆزێک دوور بکەمەوە
من لە مەکتەبێکی ئەهلی دەرس ئەڵێمەوە لە ڕاستی ئەوەی کە ئێستا ئێمە گیرمان خواردۆ بەدەستیەوە تەلەبەمان بۆ نایەتەوە سەرهێڵ یعنی تەلەبە شەو ڕۆژ خەریکی مۆبایلەکەیتی خەریکی سمارتفۆنەکەیتی خەریکی سوۆشیال میدیایە مەشغوڵ بۆ سەر قاڵ بۆ بەڕاستی ئێمە زۆر کارەساتە بۆ هەر بابەتێک کە بمانەوێت تەلەبەی بۆ بهێنینەوە دوور لە منهاج لە ناو منهەجا بێ هەر شتێ بێ هەر قسەیەکی ئەتیادی بە بمانەوە بۆی بکەین سەرەکی باوەڕی بە هیچ دەماوە بەس مۆبایلەکەی و تەواو ئێمە چی بکەین لەم حاڵەتە ینی تەلەبە نایەتەوە سەرهێڵ لەگەڵ ئێمە بۆ هەر هیچ بابەتێک ینی تواناکەی لێونە تەلەبەکەت لێونە کەسایەتەکەی لێونە نازانی چی لەم تەلەبەیە بکەین ئەمە پرسیارێکی کە ینی زۆر جارم قسەیەکەم و ینی بووە بە ماڵیش لەسەرم ئەمە بە تەلەباڵێ مەڵم تەواوە ڕاستە منهەجە زۆرە 6 بەندە 7 بەندە ئەیبینم کە هیلاکی بەدەستیەوە ڕاستە بەڵام ئێمە چارمان نییە وەزعکە وایە تو ئەبێ ئیلا لەم منهەجەیە ئیمتیحان بکەی رەگینە تەلەبەیەکی پۆلی دێ 11 پێویست ناکە 100 لاپەڕە 200 لاپەرە لە بابەتێکی قورس بخوێنێت دواترش هیچ ئیسفادێکی لێ ناکات لەناو ژیانیە لە دەرەوە هیچ پێویستیشی پێ نییە بەڵام ینی ئێمە چی بکەین لەگەڵ ئەمەیە ئێمە 200 لاپەڕەیە ئیجبار کراوم ئەبێ ئەم 200 لاپەڕەیە لە پەروەردەوە بخوێنم تاوی بکەم بەڵام ینی تەلەبەش حەزی لێ نییە بەڵام تۆ ناچاری ئیلا بێ ئەم شتە بخوێنی ئێمە لەگەڵم حاڵەت هەیە چی بکەین ینی منهەجێکی زۆر پۆلی دا 11 بەڵێ پۆلی 12 شتەنانەت ینی زۆربەی منهەجی پۆلی 12 هەر خەتەرە بەسەوی تر تێدەگەم تەمام ئەو پرسیارەکە بوو سپاسانەکەم دووبارە دەستان خۆش بێ تاسنی دەتوانم مداخلەی بکەم واللهی مامۆستاماوە پێدادەین هەروە مایک بکەوە ناوەڵا فەرموو جەناب چی مامۆستا ئەحمەدم گوتت دەستی خۆم برن کرد و بەس مەجال نەبوو بەڵێ مامۆستا دەستخۆشتانی دەکەم و بۆ ئەوەی بنارە بە هیوای بەردەوامی و دەستخۆشی لە مامۆستا سەلامی بەڕێز دەکەم بۆ ئەو تە بە سودانێکە بۆ ئێمە باس کرد مامۆستا بە کورتی دەمەوێت دوو پرسیارم هەیە مامۆستا بەڕێز باسی لەوە کرد گوتی دەبێت قوتابی بکرێت بە سیستەم قوتابی بکرێت بە سیستەم پرسیارێکە من لێرەدا ئەوەیە دەکرێت لە بڕی قوتابی ئێمە سیستەم بکەین بە سنتەر چونکە ئێمە 2000 دەتوانین قوتابی لەگەر سیستەم ڕابهێنین ئەوە پرسیاری یەکەم دوو پرسیاری دوم ئایا ئەگەر ئێمە سیستەمێکی دروست و کاملمان نەبێت دەتوانین قوتابی تیادا بکەن بە سنتەر چونکە بمانە نەمانەوێت ئێستا کە برن وڵاتی ئێمە سیستەمێکی سویدی هەیە کە بە بڕای من هەر بەناو سیستەمێکی سویدیە چونکە ئەگەر ئێمە هەر وەکو هیچ کەرەسە و چاڵاچێکی ئەو ژینگەی کە لە قوتابخانەیەکی سویدی هەیە لە هەرێمی کوردستانی شەیە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەو کەش و هەوا ژینگە و کەرەستەی پەروەردە و فێرکردنەی لەوێدا هەیە بە بڕای من نییە چونکە تا ئێستا کەش لە لادەکانی کوردستان لە بەشێکی لە مەسەلە بەشێکی لادەکانی کوردستان تا ئێستا قوتابی لەسەر ئەرز دەخوێنێتن یعنی هیوادارم وەزارەتی پەروەردە بە گوێی لێبیتن لەم ئەمە بۆیە ئێمە تەنها بەس سیستەمەوە نییە هیوادارم مامۆستای بەڕێز وەڵامان بداتەوە و زۆر سوپاس دەستان خۆش بێتن زۆر سوپاس ئاشتی محەممەدی جوەر دەگرم و ڕەنگە تەواوە بین چکە بەداخەوە ناتوانین هەر بەردەوامین کاتەکەمان تێپەڕوە ئاشتی محەممەد بەڵێ سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام زۆر سوپاسی مامۆستاکەم و هەموو مامۆستا بەڕێزەکان کەوا پرسیارەکانی کرد بەڕاستی زۆربەی پرسیارەکانم هەبوو بەڵام من وەکو مامۆستای پۆلی 12 کەوا 6 ساڵە پۆلی 12 ئەڵێمەوە بەڕاستی ئەبێ سیستەمی سەتاسەتی هەڵبژاردننی قوتابی نەوێنێ چونکە هیچ سوودێکی بۆ قوتابیەکان نییە تەلەبەکە تەنانەت ناشخوێنە جا لە ئەهلیش داوامەکەم تەلەبەکە ئەڵێ من بە عەشوایی هەڵبژێرم ینی بە شێوەیەکی هەڕەمەکی هەڵبژاردنەکان هەڵبژێرێ ئیتر ئەڵێ خۆی و شانسە هەڵ دەرەچێ لەو لاشەوە لەوەی 50-60 بۆ بێنێتەوە کە ینی تەلەبەکە بێوی کتێبش بکاتەوە خۆی تەلەبە هاتووە بە منی و تۆ دواوی کەوا دوای 2 ساڵ 3 ساڵ هاتووەتەوە ئەڵێ تا مامۆستای هیچم نەخوێندووە من توانیومە دەربچم تەنها بە چۆنەڵێ پێڵێن بەقالە بالەی پێڵێن وەڵاهی من زۆر خەفەتە خۆم بەجددی هەموو مامۆستاکان زۆر هیلاکن لەگەڵیان زۆر ماندوون هەیە هەر لە پۆلی دەوە دەرسی پیان وتۆتەوە هیلاک بۆ لەگەڵیانە بۆیە من ئەڵێم ئەگەر ئەکرێت ئەگەر مامۆستا عەبدولسەلام ئینشاءڵڵا بتوانێ ئەو دەنگەمان بگەینێتە لایەنە پەیوەندیدارەکان سیستەمی سەتاسەتی تاقیکردنەوەکان هەڵبژاردنە نەمێنێ ئیتر زۆر سوپاسی هەموو مامۆستاکانی ترەکەم زۆر مەمنون
وڵی 6 کەسی ترماوە نازم مامۆستاوەریان گرین ئەوانیش کاتەکەمان تێپەڕیوە سعات 37 دقیقە ئەگەر ڕوخسەت هەبی هەریەکە دقەکەش دەکەمە 30 چرکە مامۆستا ڕۆژ فەرموو ڕۆژ نووسراوە ڕۆژ لە لای من فەرموو مامۆستا تکایە بە خێرایی مامۆستا ڕۆژ فەرموو بەڵێ سڵاوتان لێبێ مامۆستا باسی هیچ ناکەم مادەن کاتەکە دیاری کراوە بەس ئەوەندەی لە مامۆستا ئەپرسم ئایا ئەگەر تاقیکردنەوە لە هەموو قۆناغەکان بە مەرکەزی بکرێ لێرانەدا توانای و مەهاراتی مامۆستا زیاتر دەرناکەوێ بۆچی سەختەکە هەر لەسەر پۆلی 12 بێ هەتا بۆ ساڵە باش دەست خۆش مامۆستا زۆر زۆر سپاس مامۆستا ئالا کەمال مامۆستا ئالا فەرموو زۆر سپاس بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوە وەڵامی من تەنها پرسیارم هەبوو کە ئایا ئەمە هەر لە بواری ینی تاقیکردنەوەی مامۆستایە بۆ خوێندکار کە ئێمەش هەموو ساڵێک تاقیکردنەوەمان ئەکرێت بۆ مامۆستایان سەرمان لێ سێواوە تابی من هەردێکی لەبەردەستە دیاری کراوە بەڵام تاقیکردنەوەکانی ئێمە هەر جارێ و مامۆستایەکە ینی واترمان لێ سێواوە ناتوانین وانەکەش بڵێنەوە حەقی بین اینکە خۆم مامۆستایەکی بێکاریم لە قوتابخانەی قورئانم 25 بۆچی خوێندکارم لەبەردەستە هەر نەئەزانم چۆن پێیان بگەێنم نەئەزانم چۆن هەڵیان سنگێنم ئەگەر یارێک بۆ من بکرێت من چیکەم لە حاڵەکە ئەسمەوێت کارێکی پەیوەندی بە کابی مستەفا عەبدولسەلامەوە ئێوە داوەتم کردۆ نازانم چۆن پەیوەندی پێوە بکەم سپاس بەڕێزی مامۆستا محەممەد حوسێنیش وەردەگرین مامۆستا محەممەد حوسێن بڕوا بزانم هەر بە پرسیار خوێندن فەرموو مامۆستا گیان سپاس مامۆستا وەڵام مامۆستا لەبەر مەوزوعەکە لەسەر تاقیکردنەوەیە دەستخۆشی لە مامۆستا عەبدولسەلام و لەبەرز دەکەم یعنی ئەوەی کە هەڕەمی بلۆم لە دوو بەش پێکدا ئاستی نزمی بەیادهێنانەوە و تێگەشتن و جێبەجێکردن ئاستنە بەرزەکە شکارکردن و هەڵسەنگاندن و داهێنانە من وا هەز دەکەم دەبێ منهەجش بەوە دابنرێ و پرسیارەکانیش بەوەی دابنرێ بەس پرسیارەکە من لەوەیە لە مامۆستا عەبدولسەلام ئەگەر پەیامەکەی ئێمە بگەێنی ئایا هەڵبژاردن لە قاڵبی بێت ینی هەڵبژاردن لە خوارەوە هەڕەمی ئاستی نزمی بلومە کە یادهێنانەوەیە ئایا هەڵبژارتە دەتوانێت قۆناغەکان تاوەکو داهێنان ببڕی یان هەرە و ئاستە نزمەیە کە لەوێدا هەیە دەست خۆش مامۆستا محەممەد زۆر زۆر سپاس مامۆستا دەست بە وەڵامدانەوە بکەین چکە پێڕان ناگەین داوای بن دەکەین بەڕێزان ئەوانی تر وەڵام کەسێکی ترماوەن بەڵام لەبەر کاتەکە بزانین ئەگەر کاتماوە ئەوجا دێنە سەری من ینی بۆ وەڵامی ئەم پرسیارانەی ئەم بەڕێزانە یەکێک لەو بەڕێزانە فەرمووی ئەگەر هەمووی مەرکەزی بیتن من ینی دیسان بۆ ئەمانەوەی مەرکەزی بکەین جۆری پرسیارەکان چین چ جۆرە توانە ئەبێ دەربخەین فەمەرکەزی بیت یان مەرکەزی نەبیتن زۆر تەئسیر ناکات هەرچەندە من مەیلی مەرکەزیم نییە چونکە پرۆسەکە هێشتا معقدتر لێ دێت مەوزوعی تەسریبات دێتە تێدا اینجا ئەبێ بانکێکی ئەم پرسیارانەمان هەبیت لای لیژنێکی معنیبی چۆن هەمووی بڵاو دەکرێتەوە یان معقدتر لێەکەین مستحیل نییە دەکرێت ئەگەر بزانین بۆ پرسیار دادەنین لە بواری عەدالەت تێدەگەم یەک دەبیتن بەڵام لە بواری تر زۆر شت لەدەستدەن من مەیلی لا مەرکەزیەتم ڕاماوش طبعا محتاجی دعمێکی باشە لە ئیدارات استقلالیاتی ئیدارە استقلالیەتی مامۆستا واستە نەبیتن تەدەخلات نەبن یعنی ئەو جۆرە تەرتیباتانەش ببیتن لا مەرکەزی باشترە قوتابی سنتەر بیت یعنی مەقسەد لە قوتابی سنتەر ڕێزدارم یعنی ئەسڵەن ئێستا ئێمە هەموو شتێک قوربانی سیستەممان کردیە کابراڵێت ئێمە سیستەمانیانە سیستەمێکی ئەتوانی بڵێ سیستەمەکە فەوزای تێدا هەیە ئەگە دروست بیتن یان تۆزە مبالغەیە بەڵام قەینا لە من قبول بکەن بەڵام سیستەم هەیە بەڵام سیستەمەکە بەو شێوازە شپڕێوە یعنی قوتابی سنتەرە یعنی هەموو تەرکیزی ئێمە لەسەرەوە ئایا ئەو قوتابیە ئەوەیە کە ئێمە گوتومانە بەر ئەو بەرهەمە مەطلوبە ئەمەیە ئەو جۆرە قوتابیەمان ئەوێتن ئەوەی لێم دیارە ئەوە دیار نییە ئێمە نازانین چ جۆرە بەرهەممان دەوێت هەر یەکێک لە ئێمە تەفسیرێکی هەیە بۆ هەر قۆناغێک بۆ هەر ئەوەیە چ جۆرە قوتابیمان دەوێتن ئەمە ئەم بۆچوونە دیارنی ئەگەر ئەوە هەبیتن مەفروضە منهەج هەبیت ئەگەر منهەجە بۆ اینجا تێکست بوک و ئالیاتی تر بەحث و پرۆجێکت بیس و ئەوانە لە دوای ئەمە دێن فهەر دەبێ قوتابی سنتەر بیت مەقسەد لە قوتابی سنتەر باسی دەلال و دەلاعی ئەوان نییە باسی ئەمەیە کە تەرکیزی ئەمە لەسەر پێگەاندن و پێگەشتنی ئەم جۆرە بەرهەمە کە ئێمە خەون پێوە ئەبینەوە پرۆسە سیاسیەکە شوناسی وڵات و ناسنامەکە لەوێ دێتن مەوزوعی ئەم قوتابیانە ئەگەر باش نەبن بالموناسبە دیسان کاتێک
ئەڵێن قوتابی سنتەرە و مەوزۆی ئازادیەکان و ئامادەکردنی قوتابی بۆ ئایندە حتا هەندە جار شەڵەتن ئاخر ئێمە واقعەکە دیموکراسیە. دیموکراسی ئەوەی نایەت کە فەوزا هەبیت و هەرێکی وەکو خۆی بە هەڕەمەکی بەڕێوە بچیتن عام و بەتابەتی لە پرۆسێکی پەروەردەیدا ئەگەر ئەو پێوەرانەی کە مەفروزە قوتابیەک تێدا هەبیتن بە ئالیاتی جودا جودا لە توانا و لە معریفەی نەبیتن ئەبێ دەرنەچیتن قیرس پیش بیت ئەبێ دەرنەچیت و ئەبێ وازح بیت جا تەدەخولاتە واستەیە ئەبێ مەجال نەدەین ئەگەر قوتابی دەرنەچیت خلاص ئەبێ دەرنەچیت فەبێ مجاملات نەکەین چکە هەندە کاتێک ئەمەوە باسە ئەەکەین ینی مەقسەدمانەوە تۆزێک سووک بن لەسەر قوتابی ئیطلاقاً مەقسەدمانی عکسی ئەمەیە تەمامەن ئەبێ پێوەری وازح بەس نەک بە نەفەسی عقوبە بە نەفەسی پێگاندن چۆن دایک و باوک هەندە جار ڕەنگە تووڕە من لەسەر منداڵەکانی خۆیان بەڵام مەقسەد تێدا پەروەردەیە فە بە ئالیاتی دروست دووبارەڵێن بە ئالیاتی دروست تووڕەبوونی ئێمە مەقسەد پێوەرەکانی ئێمە ئەبێ مەنهەجی و عادیلانە و دوور لە ئاعساب باسی میزاجیت ناکەم باسی هەندێک پێوەری زانستی یەکەم ئەبێ لە قوتابیدا هەبیت تێدا بوون تێئەپەریت تێدا نەبوون نابێت تێپەریت و ئەو کاتە ئێمە سومعەت بۆ مەناهەجی تربەوی خۆمان دێن بوو ماساتی خۆمان دێنین کوڕەقەی ناکرد باوەش تێپەریت ئەبەدەن مەقسەدمان ئەمەنیە ئومێدەوارم وەڵامم دابیتەوە. دەستت خۆش بێ مامۆستا وەڵاهی کاتەکەمان 2:43 دقەیە نازانم 3-4 دقەیەکی ترت هەیە ئەگەر ئەو دووسێ کەسە لەوی لێمان عاجز نەبن سێ کەس ماوەندوەریان بگریت بۆ شەرتەی لە دقەیەک تێنەپەڕێ. مامۆستا ئەبوبەکر لەگەڵ مامۆستا شەماڵ لەگەڵ مامۆستا بێریات ئەو سێ وەردەگرم کەسی تر دەستی بەرز نەکاتوت تکایە مامۆستا ئەبوبەکر فەرموو. شەوتان باش مامۆستانی بەڕێز شەو باش باس بۆ بەڕێستان ئەوەی کە دکتۆر ئەوەی کە مامۆستا عەبدولسەلام باسی کرد دەستی خۆش بێ چونە ناوەی ئەوەکە بوو پرۆسەکە بوو بە شێوەیەکی گشتی دەستی خۆش بێ بەڵام ئەوەی کە ئێمە لێرە جەختی لەسەر دەکەینەوە بەڕاستی من پێم وایە دەبوو مامۆستا زیاتر تاکیدی لەسەرەوە کرد بایەوە کە دەبوو باس زیاتر لەسەرەوە بکرێت کە جیاوازی لەوەی ئێستای کە هەیە لەو پرۆسەیە کە بۆ تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێت چی بکرێت چاکە چونکە لە ڕاستیدا کۆمەڵێک میکانیزم هەیە هەر یەکێک لە ئێمە لەوانەیە بتوانین بەپێی ئیجتیهاداتی خۆمان کەم تا زۆر گۆڕانکاری بەسەر چۆنێتی پرۆسەکەدا بهێنین بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا من پێم وایە ئەگەر کار بکرایە پێشتر پسپۆڕی یان بەرەو پسپۆڕی بوون بڕۆیشت باینە لە قۆناغەکانی 7 و 8 و بەرەودا وەکو چۆن لە بەشێک لە وڵاتەکانی ئەوروپا لە سین لە یابان کاری لەسەر دەکەن ئەو کاتە لەوانەیە بمانتوانی باە کارمان لەسەر ئەوە کرد باە بە پێی ئەو میکانیزمەی کە توانای تاک هەڵبسەنجێنین بۆ ئەو ئاراستەیە پێوەربگرین کە توانای ئەو تاقی بکەینەوە لەو پسپۆرێکە خۆی تیایدا دەبینرێ نەک ئەوەی کە ئێستا کۆمەڵی گلەیی هەیە گازندە هەیە لە قۆناغەکانی نۆ و قۆناغی 12 دەکرێت بۆیە من پێم وایە ئەوانە هەنگاوێک دەبن ئەگەر کاری باشتری لەسەر بکرێت پێم وایە زۆر بە ئاسانی ئەو گۆڕانکاریمان بۆ بەردەست دەخا ئەگەر نا لەو ڕێکارانی کە ئێستا لە وەزارەتی پەروەردە ئیشی لەسەر دەکرێت مامۆستایان لەوانەیە ڕێکارەکان بزانن خۆش بێ زۆر سپاس مامۆستا مامۆستا شەماڵ فەرموو. سڵاوتان لێوێ کاک دکتۆر دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کاک عەبدولسەلام وەڵای من قسەم زۆر بوو بەڵام لەبەرەوەی کاتێکە زۆر کەمە بەس یەک شتی بەسی تەڵێن ئەوەیە لەسەر ئەو قسانەی کە کاک عەبدولسەلام کردی ئێمە پێویستمان بە بڕای من پێویستمان بە گۆڕینی عەقڵیەتە عقليتي تالبا عقليتي مامۆستا عقليتي مشرف عقليتي راهێنەر عقليتي دایک و باوکی تالبە لەسەروی هەمیەوە عقليتي ئیدارەدانی هەڵسەنگاندن کە وەزارەتی پەروەردە خوێنی باڵان لەسەروی هەمیانەوە بەوەی کە ئێمە لای ئێمە ئەو ڕوئایە بێ کە هەڵسەنگاندن یەکسان نییە بە تاقیکردنەوە بە مطلقی مامۆستا شەماڵ زۆر سپاس مامۆستا بێریات محسین مامۆستا بێریات سڵاو مامۆستایانی بەڕێز دەستخۆش مامۆستا عەبدولسەلام من وەکو یاری دەدەرێک تەماشای قوتابخانەکانەکەین ئێستا باس لە تاقیکردنەوەی بازنەی یەکەمەکەم کە قوتابیانی سەفی 1 و 2 و 3 کە بە هیچ نەوعاک مەسەلەن یەکە و سەر دەرەچن ناجحبوونیان هەیە و زۆربەی تەڵەبە هەیە ئەبینی ناخینی یان تەڵەبەکان زۆر باش نینە یەکە و سەر ئەمەدەینە سەر مەرحەلەی 4 بازنەی دووەم یەکە و سەر تاقیکردنەوە ئەکا هێشتا تەڵەبەکە لەوانەیە جوان فێری نووسین نەبوو بی جوان فێری خوێندنەوە نەبوو بی یەکە و سەر دێ وەرەقەی لە پێشدا ئەندرێ
تاقیکردنەوە ئەکە ئیمتحان ئەکە مامۆستاکانمان هێشتا جاری وهەیە دەفتەر لۆ قوتابی دائنێ دەفتەری پیتەکانی لۆدانی لەبەرەوەی زۆربەی بەخێوکارەکان دڵیان ناگری کە قوتابیەکانی خۆیان بێرنەوە ئایا ئەوە سیستەمێکی تەواوە کە نەمینێ کە لە پۆلی چارش ئێمە زۆربەی مامۆستا بەڕێزەکان باسییان کرد گلەی ئەکەن کە سەفی 12 کە سەفی 9 قوتابیەکانیان یان لە تاقیکردنەوەکان باشنی لەبەرچ لەبەرەوەی کە چلی هەیە ناجح ئەبی لەبەرەوەی کە بڕیار هەیە ئایا ئەوە سیستەمەکی تەواوە ئەمە لە سێ مەرحەلێ لە بازنەی یەکەم کە ساقیت بوو نییە دوای دێنە سەر بازنەی دووەم یەکە و سەر تاقیکردنەوەی پێکەین دەستخۆش ڕێستان هەیە زۆر سپاس بەڕێزی مامۆستا سەنگەر ئەگەر کۆمنتێک شتێکی وا هەیە کە پەیوەندی بە بابەتەکە هەبێ ئەگەر نا ئەو آخر وەڵامدانەوە دەبێت فەرموو بەڵێ دکتۆر جان لە یوتیوب مامۆستاشی بەڕێز پرسیەتی کە ئەو پرۆگرامەی کە ئێستا هەیە بۆ چوونی مامۆستا عەبدولسەلام ئایا تیایدا تەقلیدیە یاخود قوتابی سەنتەرە بە پێی پرۆگرامەکە کە ئێستادا ڕژاوە پرۆگرامی بنەڕەتی و ئامادەیی هەر ئەو پرسیارەمان هەیە دکتۆر جان ئەفۆن دەست خۆشبی مامۆستا فەرموو دەست خۆش بۆ مەوزەی تاقیکردنەوە دیسان من باسی ئەوە ناکەم کە وەرەقەیەک لە بەردەم قوتابیدا بنرێتن باسی ئەمی کاتمە نییە بەقەدەر ئەوەندەی باسی وەها لە قانون لە یاسادا ئەڵێن نەس هەیە و ڕوحی نەس هەیە یاسا و ڕوحی یاسا فمەقسەد لەو پرسیارانە چین چ جۆرە توانە ئەبێ تاقیکەینەوە چ جۆرە ئاکار ئەمانەوێ هەڵسەنگین چ جۆرە مەعریفە ئەمانەوێ هەڵسەنگین ئەبێ ئەوە لەوێ بیتن و تا قوتابی بازنە یەکەم کاتێککە بە دووەم دەچیتن ناکرێوا ببیتە شتێکی مفاجە بێ هەندێک تەمهیداتی بۆی بکەین پێشتریانی تێبگەت ئەسڵەن لە مەفهومی چۆن ئەبێ لە مەفهومی شەراکەت تێبگات لە مەفهومی فەوز و خەسارە تێبگەت لە مەفهومی تیم و بەشداریکردن تۆ دانوستاندن ئەو جۆرە بەهایانە و هەڵسوکەوتانە فێر ببیتن ئەبێ فێری ئەوەش ببیتن ژیان تاقیکردنەوە تێدا هەیە خۆی داخلیان پرۆسسە بکەین لە پۆلی 1 و 2 3 تاگەر چوار تۆزێک منەظەمتر لێ هاتان پرۆسسە و نەفسیان ئامادە بیت فمەوزوع هەمووی تەمهیدە ناڵم هەندە جار ئێمە وا سەیری ئەوە کەکەینە کۆنە ئەوە سجنێکی گەورەیە نەک قوتابخانەیە بۆ پێگەیاندنی قوتابی ئەوەی قوتابی سنتەرە ئێمە زۆر قسەکەین بەس عملیان ڕاستی دیسان ئێمە گیرودەی خودی سیستەمەکەینە ڕوح و ناوەڕۆکی بابەتەکە زۆر لەوێ دیار نییە چونکە بە تەقدیریم نەگەر دیار بواە زۆر لەو تەفاسیلانێک کە تێدا باس دەکرا نەدەهاتە بەرچاوی ئێمە کەواتە تا ئێستا ئێمە وەکو مەسەنا و قوتابیەی لە مەوزوعی داڕشتن و ئەوانە مامۆستایەک بۆی ئەنووسیتن و دێتن مەوزوعی اختیارات کەواتە ئێمە هەر دیسان سەیری پرۆسسەکەیەکەین باسی ئەوەیە چۆن قوتابی بتوانانی دەرەجە بێنیتن و دەرەجەکە لەسەر ئاساسی میمۆرایزیشنە تەذەکورە تا ئێستا لە ڕوحی حتا قوتابی سنتەرە تێنەگەیشتین کەواتە ئەبێ ئالیاتی وا بدۆزینەوە بزانین ئایا قوتابی تێگەیشتیانە چونکە ئەسلی پرۆسسی پەروەردەیی پێگەیاندنی ئەوە لە دوو بواری سەرەکی هەرچەندە خۆی سەیە بەشێک تێدا معریفەیە نۆڵجە بەشێک تێدا سکڵە تواناکە و کارامەیە و بەشێک تێدا ئاتیتیودە خودی شخصیەتی کەساتی ئەو لە دەرێ وەزعی چۆن دەبیت و کاتێک کە پلانی خۆمان هی دەرسی منهاجی هەڵس و کەوتی تعاملکردن حتا تعاملی ئیدارە لەگەڵ مامۆستا ئیدارە لەگەڵ قوتابی لەگەڵ یەکتر مامۆستا لەگەڵ قوتابی هەموو ئەو ژینگەی پێگەیاندنی قوتابیە بۆ کۆمەلگا ئەبێ بزانین چ جۆرە کەساتی ئێمە دروست دەکەین و هەمووی بەشێکە لە پرۆسسی ئەعدادکردن و تاقیکردنەوە هەڵسەنگاندنە ئایا ئەو مؤشیراتانە ئەو پێوەرانە پێیگەیشتیە یان ئەمە خلاصەی قسەیە دەستت خۆش بی مامۆستا زۆر سپاس بەڕاستی ئەوە ساعتە و 50 دقیقە ساعتێک و 50 دقیقە لەگەڵمان بووی سەرباری مەشغەڵەت و سەرقاڵی زۆر بابەتی زۆر گرنگ بوو خۆی ئامادەبوونی ئەو هەموو مامۆستای بەڕێزش لێرە 300 دانە لە زوم و نزیکەی 100 کەسێک زیاتریش لە یوتیوب خۆی پەرۆشی ئەو خەڵکە و ئەو مامۆستایانە نیشان دەدا بۆ کەرتەکە و زیندوی ئەو بابەتەش نیشان دەدا کە بەڕاستی ئەوە برینێکە ئێمە دەستمان ناوەتە سەری بۆی هەوڵ دێن بەیەکەوە ڕێیەکان بگۆڕینەوە تاکو بگاتە گوێی بەرپرسان بگاتە گوێی بڕیار بەدەستان تاکو بیری لێ بکەنەوە بەلایانی کەم پرس بەو کەسانە بکەن کە لەناو پرۆسەکە پرس بەوانە بکەن کە شارەزاییان هەیە ئەزمموی دەرەوەیان هەیە بۆی بتوانن شتێک بگونجێنن لەگەڵ ژینگەی ئێرە بگونجێ ئەمە ناکرێ هەموو ساڵێکیان هەموو کابینەیەک سیستەمێکی فینلەندی سیستەمێکی سویدی سیستەمێکی بریتیش کاونسڵ بێنین وەکو خۆی بەبێ هیچ ئامادە سازیەک زەمینە سازیەک ڕاهێنان پێکردن و وەکو دەڵێ گەیاندنی حکمەتی ئەو پێوەرانە و ڕوونکردنەوەیان بۆ خەڵکەکە
ناکرێت و تەوقعی ئەوەش بکەی کە سەرکەوتوو دەبێ و بێ کێشە دەبێ بەڕاستی هەن نەبوونی سیاسەتێکی پەروەردەیی گشتگیریش لە کوردستان ڕەنگەیەکرد لە کێشەکە بێ بۆیە هەر کابینەیەک هەر وەزیرێک کە دێ ڕوئیای خۆی جێبەجێ دەکات ڕەنگە تەکمیلەی ئەوەی پێشە خۆی ناکە بەڵکو ناشتوانە لە سفرەوە دەست پێ بکات چکە سفر نییە ئەوە جار پرۆگرامێک هەیە دەبێ ئەوە جار ئەوە ڕابگرێ ئەوە بسڕێتەوە ئەو دەدوایە دەست پێ بکە ئەوەش بەهۆی نەبوونی سیاسەتێکی گشتی پەروەردەیە ڕەنگە لە کوردستانە لە هەرێم لە ئێستادا کە خۆشبەختانە خەڵکێکەیە باز دەکات خەڵکێکەیە بیر دەکاتەوە بیری لێ دەکاتەوە کە ئەوە دەست پێکە و ناشکرێت تەوقعی ئەوە بکەن لە شەو و ڕۆژێک هەموو شتەکە تەواو دنیا دەبێتە شامی شەریف و سیستەمێکی نەخێر ئەو وڵاتانەی کە گەیشتونەتە ئەو قۆناغەش بە ڕۆژ و شەوێک نەگەیشتون بە چەندین مەرحەلەی ئینتقالی و داڕۆیشتون هەڵەیان کردووە کۆسپیان هاتوتە بەردەم بەڵام ئیرادەیان هەبووە ویستیان هەبووە و چارەسەریان کردووە من زۆر سپاس دەکەم بۆ ئەو کاتە زۆر سپاس بۆ بەڕێزان کە لەگەڵمان بوون ماوەی ساعتێک و 50 دقەیە بەڕاستی ئەوە شخەمخۆری ئەوانە سپاس بۆ تیمی مەگامایند پلس مامۆستا سەنگەر وانی تر کە خۆبەخشانە لەگەڵمان بەردەوامن هیوادارم توانی بێتمان پەنجە لەسەر برینێکی تر لە جەستەی پەروەردەدا بنین بۆ ئەو هیوایە بتوانین هەمومان بێکەوە چارەسەری بکەین و جارێکی تر بینەوە باسی جێبەجێکردن و چۆنێتی باشترکردنی بکەین مامۆستاگەر وتەیەکی کۆتایی تێ فەرموو مەمنون دەستان خۆش بیت سەرکەوتوون پێکەوە توانشتی باش بکەین دەستان زۆر سپاس ئەگەر ڕخسەتە بێت سلایدەکان بۆ بەڕێزان بنێرین ئەو مەجموعە سلایدێک کە هەبوو داوا دەکەن نۆرماڵە لە خسمەت باشە زۆر باشە دەست و چاوتان خۆش بێ و سپاسان دەکەین لەگەڵمان بن بۆ وێبینارەکانی داهاتوو شەوانی شەممە لە خزمەتتان دەبین بە بابەتی گرنگ و پێشکەشکاری بە ئەزمون دووبارە زۆر سپاس بە ڕخسەتی هەموو لایەک سێشنەکە کۆتایی پێدێنم